بەڕێزان لارکن سڵاتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر بەدیدارتان شاد دەبم دیارە خۆشحاڵیەکەمەوەی هەستەکەم تا دێ وشیاری خەڵکی کوردستان و گرنگیدانی خەڵکی کوردستان بە مەسلەی ژینگە و پرسا تەندروستی و ژینگەیەکان زیاترە بێ و بەرنامەکەی هەفتەی پێشوو و فیدباکانی کە لە ناو خەڵکی کوردستانە هەبوو شایەتی ئەوە بوو. بەداخەوە کە بەرنامەکەی هەفتەی پێشوو سەبارەت بە ژینگە سەبارەت بە سوتەمەنی و ناوەڕۆک و پێکاتی سوتەمەنیەکان و ئەو موادە کیمیاویە زیان بەخشانەی کە تێیدا هەر لە سوتەمەنیەکانەوە تا دەگا بە خۆراک تا نا ئاو پاکە نا هەوا پاکە نا زەوی پاکە و ئەمەش کاریگەری لەسەر کۆی ئەو بەرهەمانە شەبێ کە لەم خاکەدا بەرهەم دێ. ئەمە جگەلەوەی لە بەرنامەکانی ڕابردوودا ئەگەر لەیادتان بێ هەندێک پسپۆری کیمیاوی لەناو بەرنامەکەما باسیێوان کرد کە بەشێکی زۆر لە خاکی کوردستان بارگاوی بووە پیس بووە بە موادە مێر و قڕکەر و پێستیسایدەکان و جۆرەکانی جیاوازەکانی پێستیساید. جگەلەوە بەڕاستی سپاس بۆ کاک جەنگی وەکو سەرۆکی ئەنجومەنی بەنزینخانەکانی هەولێر کە بە ڕاستگۆیی و ڕاشکاوی بە خەڵکی کوردستانی وت گرانترین بەنزینی کوردستان کە سوپەرە دەستکاری پێکهاتەکەیە کرێ و هەر محەسەنە قوربەسەرەکەیە بە هەندێک موادی کیمیاوی ئۆکتانەکەی بەرزەکرێتەوە. ئەمە جگەلەوەی دکتۆر کاوە لە پرۆگرامی پێشوودا لەبەر چاوی خۆتان شی کردەوە چۆن نەوت لە ڕێگەی چەند موادێکی کیمیاوی ترەوە توانا و هێزی گەڕگرتنی لەگەڵ ڕۆن و هەندێک پێکاتی تر تێکەڵەکرێ گازێکی لێ دروست دەکرێت کە زۆر جیاوازە لەو گازێک کە لە وڵاتان لە بری بەنزین ئۆتۆمبیلی پێ بەگەڕ دەخەن و ئامارەکانی سەرەتان بەڕاستی شێرپەنجە قسەی باش و خۆشیان پێنیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان. هەڵبەتە ئیشی ئێمە ئەوە نییە بەردەوام قسەی ناخۆش بۆ خەڵک بکەین، بەڵام بەڕاستی ئەمڕۆ ڕوبەڕووی ناخۆشیەکان بینەوە باشترە لەوەی کە ساڵانێک بێتە پێشە ئەوەندە جۆرە جیاوازەکانی شێرپەنجە لە وڵاتەدا دروست بێکە هەموو بودجەی هەرێمی کوردستان دوور بە بەشی ڕوبەڕووبوونەوەی شێرپەنجە نەکات، بەشی ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر نەکات. ئەمڕۆ لە ناو خۆماندا ئەم مەسەلانە بە قسە بهێنین. ئەزانم هەندێک جار بابەتەکانی بەرنامەکانی من قسەی تاڵی تێدا دەکرێت، بەڵام بەڕاستی قسەی تاڵ باشترە لەوەی کە ژیانی هەمومان تاڵ ببێ، چونکە من دڵنیام توانای زانستی زۆر گەورە لە ناو کووردا هەیە، لە ناو حکوومەتی ئێمەدا هەیە. ئێوە ئەزانن وەکو تەلەڤیزۆنەکانی دنیا هیچ کام لەم مامۆستایانەی زانکۆ کە دێن بەشداری بەرنمەیەکەکەن بە شەدەیەک دۆلارەوە ناڕۆنەوە، هەر یەکێک لەمانە ڕەنگە سەرێشە بۆ خۆیان دروست بکەن لە ڕووی ئەکادیمیەوە، سەرێشە بۆ خۆیان دروست بکەن لەبەرەوەی هەموو قسێکی جدی و علمی لە وڵاتەدا لێدانە لە بەرژەوندیەکانی کۆمەڵی خەڵکی گەنەخۆر و هەلپەرست کە بەداخەوە بەهۆی دابەزینی قیەمی کار لە وڵاتی ئێمەدا و بەهۆی هەڵپەی دەستکەوتنی زۆرترین پارە و دەوڵەمەند بوون، هەموو ئەمانە لە وڵاتی ئێمەدا وای کردووە کە خەڵکە علمیەکان بچنە پەراوێزەوە و قسەی علمی کەمتر ڕەواج و کاریگەری هەبێ. ئێستا هاوکارم پەیام سەربەز ڤیدیۆیەکی ئامادە کردووە بۆتان با سەیری بکەین، دواتر ڕێزاری ئەم خەڵکە دڵسۆزە کە خەڵکی حکوومەت خۆی تێدایە لە دەستەی ژینگە و هەروەها مامۆستای تێدایە، نوێنەری مۆلیدەکانی تێدایە، هەمومان قساکەین لەسەر ئاو هەوا و ژینگە و سوتەمەنی کوردستان. فەرموو. ماوەی 6 ساڵە ناچارە ڕۆژانە 7 کاژێر هەوای دووکەڵی ڕەش و بۆنغازی ئەم مۆلیدەیە هەڵبمژێ. حەیدەر لەم گەراجی ئۆتۆمبیلە کار دەکات. مۆلیدەکە پاڵی بە پاڵی گەراجەکەیە و یەکجار بێزاری کردووە. زۆر سیارەم هەیە لێروکانە ڕادەگریتن دەرێ عەز ناکەم بێ پشتەوە لەبەر ئەو مۆلیدەی دەرێت، چونکی هەر جارێ خەسل دەکەم دێم دووکەڵی ئەو مۆلیدەی هەموو لەسەر سیارەکەی دەنیشیتن. ئەمە دۆخی بەشێکی بەرچاوی مۆلیدەکانە. بەکارهێنانی گازی کوالێتی نزم لە پێناو تێچوویەکی کەمتر، دووکەڵ و ژەهرێکی زیاتر ڕەوانەی ئاسمان و سی هاونیشتیمانیان دەکەن. سەردانی زیاتر لە 10 مۆلیدەمان کرد، ئەوانەی کە دووکەڵی ڕەشیان لێ دەردەچوو، بەڵام هەر یەکەیان بە بیانوویەک ئامادە نەبوون قسە بکەن. ئەم مۆلیدەیە جگە لە بۆنغاز هیچ دووکەڵێکی ڕەشی نەبوو. ئەوە دەگەڕ سەر گازی ئەوچە هەیە باش دێن هەیە خراپ دەیت ئێستا مۆیلەی منە یەک دووکەری نییە، بەڵام بۆ گازەکەم بۆنی دێ
ئەوە 45 گازە ژۆرێتانشی فەرمبوونی دێ بوو غاز دێ تەوافە 35 هینایە بە 170,000 بەرمیلی. ئێرە بۆرسەی سوتەمەنی هەولێرە. سامپڵی نێودەبەکانی دەستیان هەمووی گازی مۆلیدەن، بەڵام بە چەندین ڕەنگی جیاواز. بە گوێرەی زانیاریەکانی ڕوودا و جۆرێک گاز هەر لە بۆرسە دروست دەکرێت بە تێکەڵکردنی نافتا و وەڕۆن و پاشماوەی پاڵاوگەکان. بەس بابەتی مۆریدەی زۆر یانی گازی معمەلیە تەسفەیە هەندێک هێشتا تێکەری دەستێنیتن. خراپترین جۆری کوالێتی گازی مۆلیدە هەبێت ڕوونە ئەو بابەتانەیە. ئەمە خراپترین ئەمە خراپترینە خەڵکەوە دەبا هەیە دەبە کەمە بەران هەشە دەبە پاشماوەی ئەوەیە پاشماوەی وانە ینی پاشماوەی ئەمانە کۆکەنەوە دەبتە ئەوێ هەیە. جیاوازی کڕینی 220 لتر گازی مۆلیدە لە کوالێتیەکی زۆر نزم تاوەکو کوالێتی باش نزیکەی 50,000 دینارە. ئەم دوو سامپڵم هێناوە بۆ ئێرە بۆ زانکۆی سەلاحەدین کۆلێژی زانست بەشی کیمیا بۆەوەی لە تاقیگەیەکی ئێرە تێستیان بۆ بکەین. لە ڕێوانەوە سامپڵم باش بەدەستکەتە. دکتۆر سەنگەر تێستەکانمان بۆ دەکات. سەرەتا تێستی سەرفەرمان کرد کە بە پێی ستانداردی جیهانی لەم تێستە هەر گازێکی مۆلیدا نابێت لە 500 ppm تێپەڕ بکات و بە پێی ستانداردی عراقی 8,000 ppm دانراوە. بەڵام ئەنجامەکان بۆ ئێمە بەم شێوەیە دەرچوو. گازە ڕەنگ تاریکەکە 29,000 خوێندەوە و گازە ڕەنگ ڕوونەکە کە گوایە کوالێتی بەرزە 14,000 خوێندەوە. هاتین سامپڵەکەمان وەرگرت 100 من لە سامپڵەکەمان وەرگرتیا هەموو بەرهەمەکانی نەوتی تێدایە. بۆ نمونە ئەوەیان نەفتایە کە بنزین بەشێک گازۆلین بەشێک لە نەفتا بە ڕێژەی تقریبا 125 ئەوەیان کیرۆسینە نەوتی سپی یاخود نەوتی ماڵانی پێ دەڵێن کە بۆ شت بەکاردێ ئەوە گازوایلەکەیە سەیر ڕەنجی گازوایلەکەی بکە بە نزیکەی 130 لە سامپڵەکە ڕوونی پیسی تێکراوە. سامپڵی دووەم کە هینامان گوتمان سامپڵێکی باشە لە بازار ڕەنگەوە نرخی کەمە گرانتر بی لەو سامپڵی پێشوو ئەویان 190 گازوایل بوو تقریبا لەگەرەوەی هەندێک 110 کیرۆسینێکی خەفیفی تێکرا بوو و زائیدەن ئەو گازوای لە قورسە یاخود ئەو ڕوونێ ئەگە سەیریکەن ڕەشە. ئێستا ئێمە لەم ژوورین کە پلەی گەرمی 24 پلەی سیلیزیە و تاقیکردنەوەیەک دەکەین لەسەر ئەم گازەی کە وەکو سامپڵێک هێنامان بۆ ئەوەی کە تێست بکرێت. ببینن ئێستا ئێمە لێرە ئەم گازەمان داناوە کەمە گازە کوالێتی خراپەکە بوو کەمێکی دیکەشی تێ دەکەین و چرخێک سیرکەن هەر لە پلەیەکی گەرمی ژووری ئاساییدا ئەم گازە گڕی گرت. ئەمە چییە؟ کاتێک کە خاوەن مۆلیدەیەک لە پێناو کەمێ قازانج گازێکی کوالێتی خراپ دەخاتە نێو مۆلیدەکەی خۆی جیالە و هەموو زیانە تەندروستی کە خەڵکو و دانیشتوانی دەوروبەری مۆلیدەکەی بەریان دەکەوێت کۆمەڵێک مەترسیش لەسەر گیانی خۆی و ئەو کارمەندانەش دروست دەکات کە لە مۆلیدەکەیدا کار دەکەن بەوەی کە ئەم گازە کوالێتی خراپانە زوو گڕدەگرن. ئەمە دەبێت لە حاڵەتی ئاساییدا لە پلەی گەرمی 6 پلەی سیلیزیدا ئاگر بگرێت بەڵام وەک بینیمان لە ئێستا لە 24 پلەی سیلیزیدا ئەمە ئاگری گرت بۆیە زۆر جار لێرە لێ گوێمانێ دەبێت کە مۆلیدەیەک سوتاوە. ئەو گازانەی کە لە دووکەڵی ڕەشی مۆلیدەیەک هەیە و دەخرێنە ژینگەوە بریتین لە CO2 CH4 O2 SO2 CO و هەروەها NO2 کە ئەم گازانەش بۆ مرۆڤ دەتوانن ببن بە هۆکار بۆ دروستبوونی نەخۆشیەکانی دڵ و سی و تەنانەت شێرپەنجەش. پێم سەربەس ڕۆداو هەولێر. بەڕێزان ئەوە حاڵ و مەسەلەکەی کە بینیتان حەزەکەم هەر ئەگەر جەنابەت لوتفکەی بە پێوە بۆی کە ئەم گەنجانەش گویان لێبێت بۆی هەمومان لێت فێربین حەزەکەم ئەنجامەکانمان پێ بڵێ ئەگەر وەرەقەکانی شت هەڵبگری و دەستیش خۆش بێ بۆ ئەو شیکاریە جوانە جەنابی دکتۆر وەکو ئەکادیمیەک شتێکی باشت کردووە بەڵام نازانم ئەنجامەکان بێتاقەتی کردی یا چۆن بوو. زۆر سپاس کاگڕنج دەستان خۆش بیت. وەڵام من لە مێژە بێتاقەتی کردم لە ساڵی 2020ەوە ئەمە خەریکی ئەو توێژینەوانەین قوتابیەکی ماستێرمان لەسەر سوتەمەنی بە تایبەتی سوتەمەنی مۆلیدا تەخەڕوس پێ کردووە تایبەتمان نەکرد لە بە هەولێر تایبەت بوو بە هەموو کوردستان
بەداخەوە سامپلانی کە وەرمانگرت لەو گازوایلی لۆکەڵانێک کە بەکاردێ ئاماژەکان پیشانیان داینکەوە 1995 ئەو گازوایلی کە بەکاردێ زۆرێک لە غەشکردن یاخود زۆرێک لە تێکەڵکردن بەکاردێ. ئەو بۆ نمونە پەیام هاوکارم پەیام دەستی خۆش بێت ئەو وەکو فتیلەیەک بڕێکی کەمی سووتاند لەو گازە کاریگەری لەسەر هەوای ئەو ژوورە و ئەو ژینگە بچکۆلە چی بوو؟ خۆی شاریش هەمان شتە؟ هەمان شتە لە هەر یەکەوە بە حەزمی خۆی با بڵێن ئەوەی کە پەیامخان شتاندی بریتی بوو لە تێکەڵێک لە ڕوونی پاشماوەی سیارە لەگەڵ ئەو نەفتایەی کە بە نرخێکی زۆر هەرزان دەکردرێ خۆی دوو کێشەمان لۆ دروزەبی کێشە چیان کێشەی مەترسێ لەسەر ژیانی ئەو خەڵکەی کە مۆریدەکە ئیش پێ دەکاتن و ئەو شوێنەی کە گازوایلەکەی لێ خەزن دەکرێت کێشەی دووەم بریتێ لە کێشەی سووتانەکە لەبەرەوەی ئەمە دەزانین ڕوون بە هیچ زۆرێک نابی بسووتێ ڕوندانراوە بۆ ئەوی لە بزوێنەری سیارە وەکو کەمکردنەوەی فریکشن لە بینی ئاسنەکان نەوەک وەکو سووتان بەکاردێ ئەو مۆلیدەی خۆ لە سەرەتای راپۆرتەکە ئاماژەی پێکرد گوتی خاوەن مۆلیدەیەک گوتی گازوایلەکەی من تەنها دووخەڵ بۆنی دووکەڵەکەیە دووکەڵە هەندێکیان بەس غازە یعنی هەندێکیان نابینرە ئەوەی کە نابینرە دلیلی صحیەتی ئەو جۆرە مۆلیدەیە کاکرانز دوو هۆکار هەنا ئەوانەی کە نابیندرێن ئەوانە جیاتن نەفتانە ئاسان دەسووتێ بەڵام دووکەڵێکی بۆنێکی پیسی هەیە ئەوەی تریان ڕۆنی بۆ ئێوەی کیمیاوی بەس تەنیا شتێکی بێزارکەرە یا نەخێر پاشماوەی نەخۆشیە نەخێر ئێوە کە ئەو بۆنە تەحلیلەکەن ئەمە دەرەنجامی بوونی گازێکی ڕەنگە ڕێپێنەدراو بێ لە هەوایە نەک بۆ ئێمە تەنها کیمیایی مەترسیە بەڵکو بۆ WHO EPA ئەمریکیش Environmental Protection Agency بە هیچ زۆرێک ئەو گازوایلانی لە کوردستان بەکاردێ ناچێتە بابی ستاندەر. ئێستا ئەمانەی کە تۆ تەحلیلت کرد خەڵکی کوردستان هەموو ئەوانەی کە هەندێک جار بۆ نمونە بەرپەرچی ئەو جۆرە راپۆرتانە ئەدەنەوە من لە یەک شت دڵنیاتانەکەم هەموو ئەو راپۆرتانە ئەی تو زێتی ئەم بەرنامانە جگە لە ئامانجێک لە پێناوی نەتەوەکەمان اینجا ئەمە هەندێک کەس ئەڵێ ئینسانیەت و نەتەوەکەمان و بێگومان ئینسانیەت بەڵام من بەردەوام ئەڵەم نەتەوەکەم ئینسانیەت خەڵکی کوردستان مناڵەکانتان ئەم راپۆرتانە راپۆرتی خاڵسی بێبەرژەوەندی پاک وەکو ئیمان چەند پاکە ئاوا بەو ئامانجە بەرزە ئەم راپۆرتانە ئامادەکرێ هیوادارم بە ئیمانێکی قوڵەوە ڕوبەڕووی ئەم حاڵەتانە ببینەوە ئێستا ئەوەی کە تۆ بۆ دەرکەو بە پێی ستانداردی جیهانی گاز ڕۆن ئایا ئەمەی کە لە وڵاتەدا هەیە گازن بنزینن وەکو ئەکادیمیە کە سوێندت خواردووە خزمەتی نیشتیمان و وڵاتی خۆت بخوای کاگران زۆر جار سەری شەمالۆ دروست بە خۆت باس کە لەبەر ئێمە هەموو ئەوەی دەیکەین لە پێناو ئەو وڵاتەوە ئەو شارەیە ئەمە 6 کەتیگۆری هەیە لە بۆ بنزین و گازوایلی ئەوروپا ئیشی لەسەر دەکاتن ئێستا بوویتە 7مین بە هیچ زۆرێک لەو توێژینەوانەی لەسەر بنزینی کردیتم لەسەر گازوایلکم بە هیچ زۆرێک ناتوانین گازوایلی کوردستان بنزینی کوردستان لەگەڵ ئەوروپا مقارنە پێ تۆ ئەتوانی بە پێی ستانداردە جیهانیەکان ئەسڵەن پێی بڵێ گازوایل نەخێر بە هیچ زۆرێک نمونەکی زۆر بەسیت ئێستا لە کەتیگۆری 6 گازوایل کە لە ئەوروپا ئیش لەسەر دەکرێت دەڵێتن کاکە ئەگە سەلفەرێک تو بەزانابت بەکارتی نادەبی ئەلترالۆ سەلفەروی ئەلترالۆ نسبەکەی ئەوەندە کەم بێ لە 9 ppm یعنی 9 جزءک لە ملیۆن کەمتر بیتن 9 بەرەو خوارێ کاگرانز لە ساڵی 2020 ئەو توێژینەوانەی ئەمە کردمە لە نێوان 25,000 بۆ 29,000 بوو پاشەنجین ئەمن دوو قوتابی بە کالۆریۆز لە زانکۆی تیشک هەمان پرۆگراممان ساڵی 2022 دووبارە کردەوە ڕێژەکە بەداخەوە گەیشتە 34,000 ppm 9 لە چێ 34,000 لە چێ 34,000 ppm بەڵێ ئەمە ناتوانین لەبەر هەندێک بە هیچ زۆرێک ناتوانین گازوایلی کوردستان لەگە گازوایلی ئەوروپا مقارنە پێ بکەین ئەوەی پێیان خان هینابووی یەک لەو سامپڵانەی کە هەبوو ڕەشەکەیان 29,000 و تقریبا 9 بوو ppm بوو خۆی ئەوە لەگە ئەوروپا ناتوانین بیکەین ئەمە هاتی نەگە عراق دەیکەینەوە جارێ لەگە کوردستان دەکەین ئەوەی کە خودی خەسڵەتەکانی و سوتەمەنی وەزارەتی سامانە سروشتەکانە لەوێندەر ئاماژەی پێکرایە هەر گازوایی لە هەر شوێنێک بەکارت هینا نابێت لە 8,000 ppm زیاتر بێ ئێمە دوو سامپڵی پەیامخان لە بۆمە هێنا بوو سامپڵی یەکەم 29,000 بوو خۆی دەبێ 8,000 سامپڵی دووەم ئەگە هەڵە نەبم 14,000 بوو 14,000 و شتێک کەواتە هەردوو سامپڵ نسبەیەکی ئێزگار زۆر لە سەلفەری تێدا خو بریکبریتی تێدایە کەەوە ئاماژەیە چڕونە بۆ ئەوەی ئەو گازێک کە SO2 پێدەڵێن دوانۆکسیدی گۆگردی پێدەڵێن لە کاتی سوتانە ناو مۆریدەکە ڕێژەیەکی ئەوەندە زۆر دەخاتەوە ناو ئەتمۆسفیر ئەوە جگەلەوەی ئەوە ناو ژینگە ناو هەوا ناوشە کارەساتەکە مرۆییە ژینگەیە ئاوە هەوایە هەموو لەمەر
لەبەرەوەی هەمومان دەزانین لە کاتی خوێندن لە سەرەتاییەوە تاکو گەیشتنە قۆناغی زانکۆ شتێک هەیە بە ناوی ترشە باران. ترشە باران ئەمە دەزانین هەر کاتێک غازی SO2 دوانۆکسیدی گۆگرت زۆر بوو لە هەوا لە کاتی باران دەبێتە H2SO4 کە H2SO4ش مادەیەکی ترشە. کەواتە بارانی ئەمە ژوەک و بارانی فیلمە هیندیەکانی کە سەمای لەبەرەکەن لە سەرەتای بارانبارین ئەو ئاوی کە دێتە خوارە ئاوێکی زۆر پیسە. ئەمەش تەحلیل کراوەتەوە دیسان باکی دیت زەماتی لەسەرەوە تێبینیەکم هەیە بەنسبەت قسەکانی تر فەرمایشتەکانت بەڵێ بەنسبەت ئێمە خۆی pH یا پلەی ترشێتی ئاوی باران لە دەوری 5 لەبەرەوەی خاچی ئێمە مڕکەباتی کاربۆناتی کالیسۆمی زۆر تایە و ئەو تۆزوبایی کە بە هەوا ئەچێ بەشێکی بریتی لە کاربۆناتی کالیسۆم ئەمە ڕۆڵی بەفەر ئەبینێت و ئەکا pH لای ئێمە زۆر دانەبەزێ و ترشە باران لە واقعی ئێمە نییە با ئەو ڕاستی بۆ بینەر ئاشکرا بێت لە واقعی ئێمە ترشە باران نییە لەبەر ئەوەی خاچی ئێمە مڕکەباتی کاربۆناتی کالیسۆم دۆڵۆمایتە کەلسایتە ئەمانە زۆرە کاتێ بە هەوا ئاچێت لەگەڵ ئەو ترشە بارانەی یەت با بڵێن پلەی پێچەکەی بەرزەکاتەوە ئەمە وەکو ڕاستێت دەستەکانت خۆش بەڵام کێشەکەمان لەوەیە ئەو بەس باسی خاک نەکەین ئەمە ئەگەر بگەڕێنەوە چەند ساڵ پێکاتەی خاکەکە ئەو دەنگۆڵانەی کە لە خاکە بە هەوا ئەچێت ئەبێ بەشە لە پێکاتەی بەرگە هەواکە تێکەڵەی بەرگە هەواکە با بڵێن لە کاریگەری پلەی ترشێتی ئەو با بڵێن ئۆکسیدی نایترۆجینەکان و ئۆکسیدی گۆگرت کەم ئەکات. ئێستا مەسەڵەن هەتا ئاوی ژێر زەوی ئێمە ئاوی بیرەکان یعنی کاتێک کە بۆ مەلەوانگەکان بەکاردێ ئاوی هەندێک شوێن ئەبێ پێچ داون بەکاربێنی ئەبێ مەسەڵەن پێچەکە کەم کەیتەوە ئاوی هەندێک شوێن پێچەکەی بەرزە ئەوە هیچ کاریگەریەکی بە بۆ نمونە بە سەرەوەی خاک هەیە ئەو شتانش ئەزان کاکڕنج بە شێوەیەکی گشتی ئاو لە واقعی ئێمە لەبەر سروشتی جیۆلۆجی خاکەکانمان وە چینە جیۆلۆجیەکانمان ئاوی ترش لای ئێمنە پیئێکی ئاوی سروشتی ئێمە لە دەوری 7.7 خۆی 7 نیوتراڵە 7.7 ینی پێوترێت تۆزێک بەرەو تفتێتی ڕۆژتوە سلایتلی ئەلکەلاین دەستخۆش بۆ فەرمایشتەکانت وابزانام قسەکانت تەواو ئەزامە لەگەڵ قسەی کاک دکتۆری ئەمە کێشەمان زۆر لەسەر زۆر ڕاستە پێکاتەی زۆلۆزی کوردستان وایە کالیسۆم کاربۆنێتی زۆر تێدایە بەڵام ئەو ئاوەی کە دەکەێتەوە سەر خاک دووبارە ئەگەر نمونێکی زۆر بەسی وەرگرین لە ساڵی ئەوانەی زۆر لە پێشەوە ئەو ئاسنە یاخود ئەو شتێک کە دادەنا لە دەرەوە دادەنا ماوەی چەند ساڵێک پێویست بلەوەی ژەنگ هەڵینی بەڵام ئێستا بە ماوەی چەند مانگێک ژەنگ هەڵدینە و شتانی دەور ئێستا کۆنکلوژن پوختەی قسەکانت بڵێ پوختەی قسەکانم ئەوەیە بەداخەوە ئەو گازوایلانێک کە بەکاردێ ئەمە زۆر متابع دەکەین لە زۆر شوێنەوە جگە لەو کۆمپانیانەی کە ئینتەرناشناڵن کۆمپانیای نێودەوڵەتینە جگە لەو کۆمپانیانەی کە خەمی مۆلیدەکانی خۆیانە ئەوەی کە لەلایەن خەڵکەوە بەکاردێ بەداخەوە زۆربیان ئەو گازوای لە خراپانن کە ژیان ینی زەرەریان خودبرن زیانی یەکەمیان لە مۆلیدەکەی خۆی خودی خاوەنی مۆلیدەکەیە لە بەرەوەی پاش ماوەیەکی کەم ئەو مۆلیدەیە تێک دەسێتن بە دلیلی ئەوەی هەر خاوەن مۆلیدەیە کە مۆلیدەیەکی نوێ دەکرێت بە وایە سیارێکی نوێی کڕێبێت بەڵام 2 ساڵ 3 ساڵ پاشەوەی کە کڕی عتەڵ دروست دەبی لەو مۆلیدەی لەبەر خراپی کوالیتی ڕوون و گازوایلەکەی. باشە دکتۆر تۆ کە ئەم شتانە ئەبینی کە شیکاری بۆکەی مەسەڵەن حاڵەتی دەرونیت چۆنە هەست بە تەنگە نەفەسی ناکەی هەندێک جار ئینسان نەیزانێ باشترە بەڕاستی چی هەڵەمژەیە چی ئەخوا بەخوای کاگرنج ئەمە من هەموو جارێ و تەڵەبەکانی من لێرەنە هەموو جارێ کە باز دەکەم زۆر بە ئاو باز دەکەین ئەوەی کە باز دەکەین ئەوەی کە لە ئێستا ڕوودەداتن لە وڵات لە هەرموو شارەکان بەبێت جیاوازی چکەمە کە کردمان هەمومان وەرگرتووە سلێمانیمان وەرگرت هەولێرمان وەرگرتیا دوهۆک و زاخۆشمان وەرگرت و لە 2 مەوسمی زۆرمانگەیان 2 وەرز زۆرمان هەم هاوین هەم ئێستا زستانە کەمێک باشترە بەڵام هاوینان کارە ساتەکە زۆر زیاتر دەبی باشترە یا زستان کەمتر دیارە زستان کەمتر دیارە لە بەرەوەی لە زستان ناتوانن ئەو نەفتایك ئەوەی کە هەیە مەسەن ئەو ڕوونە پیسەی کە هەیە دەبێت کەمێک نەفتای تێکن لە بەرەوەی دەیبەستی هاوینان ئەو کێشەیان نییە لە بەرەوەی لەی گەرمیەکەی بەرز بەگشتی سوتەمەنیەکانی کوردستان بە ڕێکوپێک نازانیت نەخێر ئەنجامی شیکاریەکان ئەم قسەیە دەکەن نەک خودی دکتۆر سەنگەر ئەنجامی توێژینەوەی قوتابیەکی ماستەر و 2 قوتابی بەکالۆریۆس و 2 توێژینەوەی کلاستی توێژینەوەیە لە گۆڤارە زانستیەکان مۆلیدەکان لێرەیە هەفتەی پێشوو مەسوولی بەنزینخانەکان لێرە بوون کەواتە ئەو گازەی کە مۆلیدەکان بەکاری دێنن بە گازی شێرپەنجەهێنی دەزانیت
بە گازی ناتەندروستی دەزانی بە پێی پێوانەکانی WHO هەموو ئەو شوێنانەی بەڵێ ئەمن بە گازێکی ناتەندروستی دەزانم زۆر 450 650 هەمووی لە بابرین زۆرێک هەندێک زۆر هەیە لە گازوایل زۆر گرانە بەڵێ لتری بە 650 خود گازوایل هەیە تورکیا گازوایل مەسەلا ئەو گازوایلانەی کە هەندێک لە دەرەوە دێ بەبێ دەستکاری کردن و چی باسم کرد هەندێک شوێن هەیە کۆمپانیایە کۆمپانیایەکی نێودەوڵەتیە هەتا لە تەندەرەکانیش کە ڕای دەگەێنێت بۆ وەرگرتنی گازوایل شەرتی دانایە نابی گازوایلەکەم لە 500 ppm زیاتر بی کە ستاندەری عراقی 8000 جگە لەوانە کوالیتی گازوایلەکەم بەداخەوە لێرە چەنە لێرە 8000 داناوە من باسی ئەوروپا ناکەین لە بەرەوەی ئەوروپا نۆی داناوە نۆ لەگەر 8000 کەواتە 10000 داناوە 21 ppm لە شیکاریەکانی ئێوە لە شیکاریەکان ئەو گازوایلە کە گازوایلێکی باش و پەیامخان هینایی 14000 بوو 14000 بوو کە خۆی دەبی 8000 بی باشەکەمان دوو هێندە بوو ئەوەی کە تقریباً بەڵێ 1.6 ئەوەی کە لێرە دروست دەکرێ و ڕۆن و لە نێوان مەسئولم لە سەقسەی خۆم لە نێوان 25 لە بۆ 35000 ppm لەبەرەوەی ئەمن زیاتر لە 100 سامپڵم فەحس کردیا هەمووشی هەمان ئاماژەنە ئەوانەی کە تێکەڵە دەکرێت لە ڕوونی پیس لە ڕوونی عین زالێر لە ڕوونی کەرکووکە نازم ئەو ناوانەی کە خۆیان ناویان لێناوە لە نێوان 25 تا 35000 ئەوەش توێژینەوەکەیە دەتوانن سەیری بکەین دوایە هەموو ئەو لۆکیشنانەی لە مۆلیدەکان وەرگیراوە 1000 pp ئەگەر 25 17000 زیاتر ئەگە 34 ئەوە نزیکی زۆر زیاتر دەکەن 6000 زیاترە ستاندەرەوە کۆدی ئەو سامپلانەیە کە وەرگیرای هەموو لۆکیشنەکان لە هەموو ئەو شوێنانەی کە مۆلیدەکان لە ناو شاریە و لێر وەرگیراوە و ئەوەش ستاندەری ئەوروپیە بەداخەوە لەگە ستاندەری ئەوروپی بە هیچ زۆرێک ناگونجێ ستاندەری هەموو وڵاتەکانیشمان دەستخۆش وەڵایی وابزانم قسەکانت ئەگەر من احترامان بۆ ئەو گەنجە خۆشەویستانە احترامان بۆ بەرپرسی ژینگە و دکتۆرەکانی تر دەنا بەڕاستی وابزانم ئەنجامی ئەو ڕیسێرچە بەس بوو بۆ ئەوەی کایتر بڵین بنەرانی بەڕێز ئەمە پێشکەش بە هەموو کەساناکەن کە ئیدارەی ئەم وڵاتاکەن و کە ژیانی کوردستانیان بەدەستە و خەڵکی کوردستانیان بەدەستە بەڵام بەرپرسی مۆلیدەکان بزانم وەڵامی چییە بۆ ئەم توێژینەوەیە هەڵبەتە کاتێک ئەڵم بەرپرسی مۆلیدەکان من مەبەستم ئەوە نییە ئەگەر مۆلیدەکانی ئەم وڵاتەش نەبوون ئێستا ئێمە وەکو قەبیلەکانی ئەمازۆنی و هەندێک وڵاتی کە هیچ حەزارەتێکی پێنەگەیشتووە ئەژیاین مەبەستم ئەوە نییە کە دوور بە ئێمە بەرپرسیارەتی بخەینە سەر خاوەنی مۆلیدەکان چونکە دڵنیا مەگەر گازێکی ڕێکوپێک لەبەردەستیا بێت بە نرخێکی گونجاوە مشتە حسابی بۆ کرابێ و ئەویش بتوانێت مەعیشەتی خۆی و کرێکارەکانی و ماڵ و مناڵەکەی دەربکاتەوە حەز ناکە ژەهر بڕژێنێ بەسەر وڵاتەکە و هەروەها بەس مۆلیدەکان نییە هەر کەسێکمان کە ئۆتۆمبیل لێ خوڕینە وڵاتە پیسەکەین دوایم ناو بڕاگەڕێمەوە فەرمون بەڕێزە بەڕێزانەوەی کە بینیتان ئەوە حاڵ و مەسەلەکە بوو بەڵام ڕاستی ئەمە بزانم بەرپرسی مۆلیدەکان چی ئەڵێ لە جەنابتەوە دەست پێەکەم کاکە جەنابی زەنگەنە فەرموو نا ببوورە کاک نوسرەت ئەزانم لای تۆ وەزعەکە زۆر خراپە ئەم خەت لەسەر سوتەمەنی بنزین تەقدیمێکم هەندێک زانیاری یانی ئەزانم بەڵام ئەمە توێژینەوە ئەمە زانیاریە کە خۆم کردومە توێژینەوە یعنی تۆ باسی گازمان بۆ ناکەی باسی بنزینەکەی گاز و بنزین هەمووی مڕکەباتی هایدرۆکاربۆنیە گوێک لە میش بگرە اینجا ئێمە خزمەتتان جەنابەت بێ یا کە عوسمان خۆتان ڕێک باشە فەرموو جەنابی دکتۆر دەست خۆشیتان لێکم و سپاسی ئامادەبوونی و گەنجە خۆشەویستانەکەم داوای بردنەکەم ئەمڕۆ هەندێک مەسیجی ترسناکەین بە ئێوە بۆ خزمەتی تەندروستی بەس هەوڵ بە زۆری ژمەمان ترسێنە خۆمان تۆقیوێ وڵایە بێ تۆقین کاک ڕەنج من پشکنینم کرد لەسەر طبی توێژینەوەکە تۆزێ کۆنە لەسەر 812 ئۆتۆمبیلی بنزین و لەسەر 175 ئۆتۆمبیلی ئەوەی کە بە گازوێل ئیشەکە 5 پارامترم دیراسە کرد یەکەم ئاستی گازە هایدرۆکاربۆنیەکان کە ئەمە تێکەڵەیەکە بەڕێز دکتۆر سەنگەر ئەزانێت ینی چی لەخۆ ئەگرێت لەوانە بەشێکی پۆلی ئەڕۆماتیک هایدرۆکاربۆنە کە ئەوانەی چەند حەلقەیەکی بنزینی پێوەیە ئەوە خۆی هەر بە سروشتی هەر هەمووی شێرپەنجەیە دەرکەوت لە توێژینەوەکە سەبارەت بە
با بڵێن مرکباتی هایدرۆکاربۆنی ئاستی ستاندەرد کە ئەبێت دەرچێت لە ئۆتۆمبیلەکە 200 ppm بوو ئەبێت 200 ppm بوو بەڵام ئەوەی کە تێبینیم کرد لەو 800 دوورن 812 ئۆتۆمبیلە لە 150 زیاتری لە 200 ppm دەرئەکرد کەواتە بۆ هەواکەمان لە هەر جێگەیەک بین بادەم ئۆتۆمبیلی پێیە لە بار و تەندروست نییە بۆ ژیان چکە مرکباتی هایدرۆکاربۆنی یعنی زیاتر لە 150 ئۆتۆمبیلەکان لە 200 ئەگەر بنزینەکە فول باشیش بێ بە فول باشیش بێ حاڵەتەکەش ئێستا باسەکەن بۆ چییە بابەتێکی تر لەوەی کە بە دواچوونم بۆ کرد کە لە ئەمیان لە هەمووی مەترسیدارە گازی یەکەم ئۆکسیدی کاربۆن گازی یەکەم ئۆکسیدی کاربۆن ئەوەی با بڵێن ڕێکخراوە جیهانیەکان ڕێگەی پێداوە لە بەرگە هەوا بوونی هەبێت تەنها 9 ppm 9 ppm ڕێگەی پێدراوە بوونی هەبێت چونکە گازێکە توانای بۆ یەکگرتن لەگەڵ هیمۆگلۆبینی لەش 300 جار زیاتر لە ئۆکسیجین بۆیە ئەو کەسانێک کە لە ژوورێکی داخراو سوتەمەنی با بڵێن نەوتی ئەسووتێنن یا سوتەمەنی طبیعی لە ماڵە نەوتی ئەسووتێن یا لەو جێگانەی بنزین ئەسووتێ ئەو گازە بە دەرجەیەک دەرەچێت کە تەسەور ناکرێت باشە ئەمە ئەگەر لەگەڵ هیمۆگلۆبین یەک بگرێ توانای یەکگرتنی ئەوەندە زۆرتر بێ کاریگەری چییە بێت کاریگەری یەکسەر ئۆکسیجین لە مێشک دەبڕێ تووشی هایپۆکسیا تاکە هەموو لە زەرد شین ئەبێتەوە لە ماوەی 4-5 دقه قاچ و ئەژدۆت نابێنێ و بۆ خۆت گیان لە دەزەیت ئەوەی سەر ڕەنگە هەندێک کەس بڵێ ئەگەر بە پێی قسەکانی دکتۆر بە ئێستا بوو کورد هەمووی شین بچێتەوە لەنا ینی ئەمە واقعەکە کە ئەبێ بیزانین ئەزان خۆی بەرگە هەوا سیستمێکی داینامیکی گۆڕاوە ئەو پێکاتانەی تایە لە دقە و سەعاتە ئەگۆڕێت بۆیە بەو با بڵێن هۆکارش ئیپیسۆیت هەیە دیاردەیەکێ هەندێک جار کە پێکاتە ژەهراویەکان پێکاتە غازەکان لەگەڵ پێکاتی میترۆلۆژی تێکەڵ ئەبێ ئەو کاتە مەترسی لەسەر ناوچەکە ئەبێ دکتۆر مەبەستم ئەوەیە حەزەکەم لەسەر نمونەیەک بێنمەوە لە وڵاتی بەریتانیا لە لەندەن با بڵێن پشتبەست بوون بە سوتەمەنی خەڵوزی بەردین خەڵوزی بەردین با بڵێن گۆگردی زۆر تایە کبریتی زۆر تایە کە ئەیان سووتان بەشێکی زۆر لە گازی SO2 دەرئەچوو SO2 کە گازێکی ژەهراویە اینجا لە لایەکیش تەم هەبوو یعنی تەمێکی زۆریان هەبوو کە پێوتێ فۆک لەگەڵ سمۆک شتێکی دروست کرد کە ناوی سمۆگە ئەم سمۆگە لە ماوەی 2,000 کەسی لە خەڵقی بەریتانی کوشت هەر بە هۆکاری یەک پێکهاتەی ژینگە کە ئاستەکەی لە ناو بەرگەهەوا زیا بوو ئێستا بە پێی پێوەرەکان ئەو SO2 تەنها 7 پار پێربلیۆن بەش لە ملیار ڕێگە پێدراوە کە لە بەرگەهەوا بوونی هەیە کەواتە ئەو کەسانی کە لە ماڵا سۆپای نەوتیان هەیە و لەبەرەوەی کە ئەو هایدرۆکاربۆنی ئێمە ئاستێک کەس تەحلیلی نەوتی کردووە نەوتەکەش ئەوەندە مادەی زیان بەخشی لێکێتەوە لە سوتانە هەموو هایدرۆکاربۆنیەکان ئەگەر مەسفای تەندروستت نەبێ بۆ جیاکردنی بەشەکان بە پلەی گەرمای جیاوازیان ئەو کاتە ئەو تێکەڵەت بۆ دەرەچێت کە هەموو خەڵک گرفتارە بێ بەدەستیەوە هەموو عالم لای ئێمە مەسفامان نییە بەو ئاستە کە بتوانێ ینی ئێمە مەسفاکانمان بۆ غەیری کوردستان مڕکەباتی هایدرۆکاربۆنی دووکەڵەکەی بۆ ئێمە و بەرهەمەکەی بۆ جنوبە بەڵێ بۆ جنوبە لە کاربۆنی یەکەوە هەمانە کە گازی میسێنە هەتا کاربۆنی چلتیایەتی ئەگەر مەسفان نەبێ ئەمانە پارتیشن کات جیابەجێ جیان کاتەوە ئەو کاتە ئەو پێکاتانی کە دەستەکەوێت پێکاتەی بە کوالتی نابێت و ناچار چارەیان نێن مەوادی شیمیاوی تێکەڵەکەن لە ناو خۆیانە تێکەڵێکن با بڵێن تێکەڵەیەکە بۆ دروستەکە کە ینی نەک بە تەنها شێرپەنجە ئەم تەحلیلانەت پێمان ئەڵێ مەسەلەن بەپێی مەعایرە ڕێپێدراوەکان سوتەمەنیەکانی کوردستان هەمووی چەند قات زیاندارترن مەچینەی ئۆتۆمبیلەکانمان دوایەوە نەبوونی کەتەلایتیک کۆنڤەرتەر کە پێوتێ بەردی ساڵانسا ئەمە گەورەترین کێشەی واقعی ئێمێ چونکە ئەو بەردی ساڵانسایە 3 توخمیتیایە هەچی ئەو گازە ژەهراویانە هەیە بۆ تەکاتەوە بە هەڵمی ئاوە بۆ تەکا بە دووەم ئۆکسیدی کاربۆن ئەمە ساڵەهای ساڵە ئێمە قسەی لەسەرەکەین یعنی بۆچی ئۆتۆمبیل ڕێگە ئەیرێ بێ بەردی ساڵانسا بێتە واقعەکەت یعنی ئەم بەردی ساڵسایە ئەگەر نەبێت ئەبینیت تۆ ئەم دەرچەیە ئەبینی ئەجا بە نسبەت CO یعنی من بینیومە هەندێ ناوچە یعنی ئەوەی کە دەری لی دەرچووە لە CO یانیەک دقە سەیرێکی پشتە بکە ئەم کۆستەرە سەیریکە لە ئەمە
طبعا لە هەموو شارەکانی کوردستان ئەم سیارانەیە سەیری ئەم کۆستەرەکە ئەم دووکەڵەی لێچێ لە وڵاتان پاسە بینی بەس حەزەکەی سەیری بکەی ئەوەندە دیقەی ئەو ڕکلامەی لە سەرەتی جوان و بەرزە لای ئێمە سەیری لە دواوە ئەم هەموو ڕەشێدەرەکە ئەمە چییە؟ حەزەکەی زانیاریەکە پێ بڵم ئەوە پێوتێ سووت یەکنی مڕکبێکی هایدرۆکاربۆنی لە دەرئەنجامی نەبوونی ئۆکسسیژینی پێویست سووتان وەکو پێویست نەبووە بە شێوەی ئەو سووتەیەتە دەرەوە ئەجا ئەم سووتە لە وڵاتانی ئەوروپا 5 میلیگرام ڕێگە پێدراوە بۆ هەر کیلۆمەترێ بێتە دەرەوە 5 میلیگرام هەر گرامێک 1000 میلیگرامە یعنی 5 ڕێگە پێداوە بەڵام لای ئێمە ئەوە هەر دەرچێکی هەر هەنگاوێکی غرامێکی لێتە دەرەوە و بەشێکی اینجا ئەم سووتە ئەمەکە سەیریکە ئەوە هەر لێرە ئێمە لە ستۆدۆش خەریکە دەموچاومان ڕەشەکە بەڵێ لە شاشەکەشەوە ئەوە ئەو دەنگکۆڵە بچکۆلەیە طبیعی تێکەڵ بە بەرگە هەوا ئەبێ ئەبێ بە سسپێندن مەتیریاڵ ئەبێ بەشێک لە پارتیکولێت ماتەر ئەمە 5 چینی لە خۆگرتووە چینێکی کاربۆنی نەسوتاو چینێکی ئۆکسیدی دکتۆر تۆ هەر تەحلیلە کیمیاکەمان پێ مەڵە ئەمە هەمووی نەخۆشی ئەم دەنگکۆڵەیە 8 خاسی سەرەتانی لەگەڵ خۆی هەڵەگرێت ئەم تەنۆچکەیە ئەم دەنگکۆڵەیە ئەو کەسانی هەر دەنگکۆڵەیەک هەش بە دیاردەی ئەدزۆرپشن پێولکان ئەو غازی پۆلی ئاڕۆماتیک هایدرۆکاربۆنەری کە دەرەچێ بەڕووی لە کوردستان ها سەیری ئەمەکە هەزاران لێچوونی وا هەیە بڵێ ئەوە لە بریتانیا با بڵێن کەیسێکی وا هەبوو بینیان وێزگیەکی شەمە نەفەر کە بە گازۆیلی شێکرد بە دیزڵ بینێنان لە ماوەی 10 ساڵە نزیکەی ینی ژمارەیەکی زۆر خەڵکی تووشی شێرپەنجە کرد کە بە دوچوونیان کرد بەیان دەرکەوت ئەم سووتەیە ئەم مادە ڕەشەیە ئەمە تێکەڵ بە بەرگە هەوا ئەبێ ئەنجامە لە قەبارەی نانەوە تیاتی هەتا قەبارەی مایکرۆ کە هاتە جەستەر لەگەڵیشیا بەس غازەکە باڵێن ژەهراویەکانی هەڵنەگرتووە شێرپەنجەیەکانی هەڵنەگرتووە بەڵکو کۆمەڵێ توخمی قورس یعنی ئەمە ڤانادیۆم هەڵەگرێت کۆم هەڵەگرێت ئەوەی لە نەوتابوونی هەیە لەگەڵ ئەمە ئەچێتە ناو سیەکانە لە ناو سیەکان یەکتر دەربازێ بۆ ناو خوێنێت اینجا بە تەنها سەرەتان نییە لێکەوتەی ئەم هەفتا نەخۆشی 5 نەخۆشی وابەستەیە بم هۆکاری پیسبوونە بەس شێرپەنجە نیە نزیکەی 5 نەخۆشی 5 نەخۆشی ئەلزایمەرە ینی پارکینسنە ئەمە هەمووی تووشینەوەی لەسەر کراوە دوای ئەوە سەکتەیە جەڵتەیە بە شێرپەنجە نییە بەشێکی زۆری ئەو نەخۆشیانەی کە لە واقعی ئێمە هەیە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژینگە هەیە بەداخیشەوە لەم ماوەیە ینی با بڵێن یەکێ لە خستەخانەی کەسێک ینی پێگەی بەرپرسیارەتیشی هەبوو وتی با بڵێن ژینگە هیچ پەیوەندی بە شێرپەنجەوە نییە جا من بۆ بەڕێزە دەیان سەدان توێژینەوەی زانستی بووێنم سەدان راپۆرتی زانستی کە ڕاقیترین با بڵێن دەستگای ئەکادمی عالەمی کردوێتی دەیان کتێبی بۆ ئێهێنم کە لە سا 75 نەخۆشیەکان و کەنسەری و بە تایبەتی لە سا 75 علاقەی بە ژینگە و ستایڵی ژیانی ئینسانەکانەوەیە ینی ئەمە سپاس دەکەم لە ڕاستیدا بۆ شێرپەنجە نازانم بەڵام ژینگەی سیاسی و ژینگەی کۆمەڵایەتیش پەیوەندی بە نەخۆشیەوە هەیە سترێسیش پەیوەندی بە نەخۆشیەوە هەیە چۆن ژینگە و ئینڤایرۆمنت و ئەم هەموو گازەی کە بەڕێستان باسیەکەن پەیوەندی بە شێرپەنجەوە نییە نازانم بەڕاستی کەسێکە گەر پزیشکیشی نەخوێندبێ قسەکەی جەنابەت بە مێشکیدا دەچێت نەگەوانی بڵەن ژینگە پەیوەندی نییە فەرموو خاڵە عوسمان بەخێر بیت وەکو بەرپرسی مۆلیدە ئاهلیەکان قسەت چییە لەسەر ئەم لە هەولێر و لە سلێمانی جیاوازی هەیە لە گازەکە یان نەخێرەوەی کە هەیە هەمووتانەرەوە بەکارێن زۆر سپاس بۆ بەرنامەکە چونکە هەردووکتان لێرە نەولێریش سلێمانیش بەڵێ قرار بوو کاک خۆرانی بێ بەس ئوستاز ئاگام لێ بوو بەزوتی تۆ قسە بکە نازانم نانا بۆ ئەوان نابڵێن نوێنەری مۆیلەکانی هەولێر جیاوی سلێمانی جیاوە ئێمە وەکو سلێمانی بە خۆشحاڵیەوە لە 2007 کە مۆیلە دانراوە کاگرنج بۆی ئەمە لە هەموو بینەران وازەح بێ مۆیلەکانی سلێمانی کە دانرا بە کاتم دانراوە بەچی بە کاتم دانراوە بۆی بۆ گازی خراپ ئیشی پێ ناکات زۆربەی مۆیلەکانی سلێمانی مۆدلی بەرزە نەبێ بە مبالەغە و بە شارچێتی ئەوە مۆیلەکانی هەولێر کاتم نییە لە شانسیەکە خۆیان چی گازە بەکادێن ئەو ساحەی کە لە هەولێر کاتم هەیە زۆری بووە بە کاتم بڵێن کاتمەکەوان لە دیوارایە ئەو مەسفای کە ئەوان گازی لێکردن لە هەولێرە لە سلێمانی ئەوە نییە لای ئێمە لیژنەکانی قایم قامێت 45 لیژنەیە خۆت لە شارە بووی ئاگاداری ئەو لیژنانە ڕۆژانە سەردانەکەن ئێمە مۆیلەکانی سلێمانی ئەو گازەی کە خراپ بێت تەوافی بەرز بێ یا تەوافی نزم بێت دووکەڵی پێ بکە غازی پێ بکە
مۆیلەکان نزیکترەوە سێنێ مۆیلەکانی سلێمانی لە 2007ەوە کە دانراوە بە نیزامێک دانراوە ئەکسەرێتی مۆیلەکان لە سایە بۆ 95 بۆ 98 کاتمە و بیلات ئەوەی تری هەمووی ئەنجکتەرە گاز بە چەند ئەکڕن گاز بە ڕۆژی سیارێسا ئەم مانگە سلێمانی دانراوە 590 دینار تێکڕای سیاری گاز عێراقی و ئێرانی بەڵام دکتۆر کاوە لە بەشی کیمیاوە هاتبوو لە سلێمانیەوە نمونونەکانی لەگەڵ خۆیان هێنا هەفتەی پێش و خۆشە حتمما بەرنمەکەم و خەڵکی کوردستان زۆری شۆک بوو هەندێک لەو گازانەی کە بۆ مۆلیدەکانی سلێمانی و هەولێر بەکاردێ بەو کواڵەتیە نییە کە بە ڕێزت باسیەکەی و مەرجیش نییە مۆلیدەی کاتم بە گازی خراپ ئیش نەکات نانە بە گازی خراپی ژەکە بەس لیژنە هەیە لای ئێمە کاکەڕنج ئەوانە جیازێکان پێ لیژنەی قایمقامەتی سلێمانی خۆ لە هەولێریش هەیە و لە دهۆکیش لیژنە هەیە ئێستا ئەم ئەحسایی کە کاک دکتۆر سەنگەر بڵاوی کردەوە هیچ ئەحسایەکی سلێمانی تیان نیە بزانی بەرگەهای سلێمانی ئایا بە بۆنەی گازی مۆریدۆ چەند پیس بۆیە چەند پاکە ئەم ڕسمانە پشتەوە ئەوە هەمووی سارەی گازانت نەبینی هەمووی هەیە هەموو دووکەڵە باسی کوالەتی مۆریداکە منۆکو خۆمی قساسم لە آخر ئەزانم قوربانە بم خۆ من نەهاتوم باسی مۆلیدە بکەم وەکو مەشینەکە وەکو مەکینەکە من هاتووم باسی گازەکە و لێکەوتەکان و دەرچەی مۆلیداکەم کە ئەم دووکەڵاکە بەسەری خەڵکە دەزانی من بەڕاستی سلێمانی بەیا هەولێر بێت هەرچەندە هەر شارێکە خۆش بووە بێ ڕخنەی زۆرتر لێ بگریت بەس من ڕخنە لە هەموو شارەکانی کوردستان ئەگرم کاکە خۆ ئەو خەڵکە هەمویان هەرێکە و ماڵی لە کۆڵانێک و لە گەڕێکێکە لە سلێمانیش مۆلیدەم دیوە حەزەکەم بزانی بڕوان پێ بکە ئەگزۆزەکەی ئەوەندە بووە دراوسەکانی یانوت هاوین بوو خۆم لە ماڵێک میوان بوومەی وەڵای لە حەوشەدا نانیشین چونکە ئەگەردا بنیشین ئاواکەن وەکو کارتۆنەکانی تۆموجێری دەمو چاومان ڕەشە کاکەڕنج هەیە من نەموتووە باسی نیسبەت دەکەین باسی گاز دەکەین باسی مۆریداکەین ئێمە سێشتمانی ئەستێمانی ئەنجا تۆ نەتبیستووە ئەو گازانە هەندێکی دەستکاری پێکاتەکەیەکرێت ئەو ڕۆژەی بەرنامەکەی جنابت نازانم من تا ئێستا وەکو شەخسی خۆم نەو گازم بەکارێنەوە نەکڕیومە ئێمە فلاشی هەیە تەوافی هەیە لە سلێمانی کە بۆ دێنە نمونەیەکت بۆ دێنە لە دەبەیەکاوەک ئەوەی ئەو خوشکە هێنا گازیان بۆ نێناوی بەستێتی بەڵێ خۆم ڕسمەکەیم پێ بەکەلەکە گاسۆم ناقەشەمان کرد شەوێک پەکم کەوتبوو گازفرۆشەکەی خۆم دی گازم پێنیە گازێکیان بۆ هێنام ڕسمەکەشم پێ لە مۆبایلەکە پیشانی کاگەسۆما لە سارەکە مۆیدەکەیش پێ نەکرد بەستوێتی کاڵی بەستوێت یانێ بە مادەی سیکۆتینی زیابێ مادەی ڕۆنەکەی زۆر زیابێ بە ناو فلتەرەکانە ناڕوا مۆیلەکانی کوژاندە و ڕسمەکەشین پێ بڵێم نییە هەر هەیە بەڵام دەسەڵاتی من چیە کاگەڕنج من بتوانم گازێکی باش دەستم کردوێتەوە ڕەتم کردوەوە پێشم خۆناردۆتی بۆ مۆلیدەیەکی تر نازانم چی لێکورا بەس من وەکو خۆم ئەمە ئەتوانی پرسیار لە حکوومەت کێکە گازێکمان بۆ دابین کە کاکەڕن تازامەری واقع ڕۆژ هەبووە 2 ساعت کار بە ڕیسێ بووە مۆیدە 15 ساعتی داوە سەرچاوی گازم بۆ دابین کە لە شوێنێکی باشەکان ناوتم یعنی تۆ حەزەکەی باشترین گاز بەکاربێنی بۆی عمری مۆلیدەکەشە درێژ بە ڕۆن کاکەڕن کەمتر ببێ وەنیا گازەکەم باشکرد ڕۆنەکەم هەر لەو بەرنامەی جەنابتانە لە ڕوودا پێشکەش کرا لە 50 ڕۆن وازام چواریان کوالەتی بەرز بۆ دەرچوە وا من گازەکەم باشکرد لەو سەر ڕۆنەکە لەم سەر ئەشیاکە ئێمە نەفلتەری هەیە مۆیلەکانمان تۆ تازە ئەم مۆیدی بۆ بامری واقع بۆ ناهێنی ئەم مۆریدانە ڕێکخەیتەوە بڵێ کاکە با کاتمی دێ بەسرێ با گازێکی چاکمان بۆ دابینکەن بۆ خۆیان کە ئەو گازە بە کوالەتی بێ مەسەر ئەومانوتووە من حتا پێش بەرنامەکە بۆ نمونە بڵین بەرپرسی جا من تۆزێکیش خەڵەفاوم لەوانەیە هینی ئەو هینەژبێ هینی ئەو گازە زیان بەخشانە بێکەتەوە واستێ ناوم زۆر بیرەچێتەوە کاک نەسرەت کاک نەسرەت زەنگەنە علەتێکە بەرەو خۆشمە کاک نەسرەت ئەوە سەعبەت ئەڵێم هەمومان کورد بین نەک مەسەڵەن هەویەی کوردبوونەکەمان بەهێزتر بە زاڵ بە کاک نەسرەت لە پێم وت بینەرانی بەڕێز ینی وای ئەزانی بۆ نمونە من بەو لۆجیکە بەرنامە پێشکەشەکەم توێژەرەکە و بەرپرسی مۆلیدەکان شەڕ لە بینیانە دروستکەم وتم کاکە نوسرەت یعنی تۆ بەرپرس نیت لە خراپی گاز بەڕاستی تۆ وەزیری سەرچاوەکانی نەوەزیری نەوت و گازی ئەم وڵاتەی اینجا حەزەکەم گوێت لە قسەکانی ئەم بوو تۆ چەند جۆری گازی خراپت بینیەوە و چەندی و توانی وەڕەتیکەیتەوە یا هەر چەندێکیش دڵسۆزبی بۆ هەولێر ئەتوانی بۆ نمونە هەر گاز فرۆشیش بە مۆلی دەشت هەیە مەسەڵەن ئەتوانی ئەم هەموو شتە خراپە ڕەتکەیتەوە کاڕنج دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم سپاس دەکەین ئەو کاک دکتۆر سەنگەر ئەو وتانەی پێشکەش کرد ئەوە ساڵانێک بوو بیدایەت مۆلیدا لە 2014 کەوا حکومەتی عێراقی بەشە گازوایی هەفتەی ڕابردووە ئەوە
با من جوانتر ڕووکردنەوەی دەمرێخۆ ئەو کاتی بەشە نەوت و گازی کوردستان بڕا 2014 ئەو کاتی سەری هەڵدا ئەو تێکەڵکردنەوە ئەم شێوازانەی کەوا تازە ڕوونی کردەوە ئەو شتە کۆتایی پێ هاتووە ئێستاکە ئەو کاتی لە ڕووی مەسفایەکان کوالێتی نەبوو گاز نەبوو سەری زۆر دەوەستا بڵێ ئەوە هەفتەی پێشووە هاوکارم پەیام سەربەست بردوێتی ئەوە بۆ ئەم دکتۆر سەنگەرە یعنی بۆ نمونە ئەویان لێبووینەتەوە کە خراپە بڵێ یعنی ئەوان من پرسیاریەوەم نەکرد ئایا باشە خراپە ئەو تەحلیلانەی دکتۆر ئەو تەحلیلانەی دکتۆر ئەوە هەمووی بەرهەمی تەحلیلە شیکاریە یعنی لێبووینەتەوە کە خراپە با مناقەشەیەمان نەکرد من ئەڵێم بۆ نمونە کاگرانس ڕوسەت ئەو شتانێکەوە ڕوونی کردەوە ئێستا کە هیچ لە هەولێر بەعمل نایە بۆ نمونە دەرێ ڕۆنە ڕەشەکە یان ڕۆنی ئینزالە ئەوە لۆ ناو فلۆین دەڕوا نەفتایەکەش هەمووی بۆ دەرێ دەڕواتن هیچ لێکوانە بەکار نایەتن بە پشتڕاست بیتن کەوا دکتۆر سەنگەر ئەوە مەسەڵەن ینی ناچێتە ناو مۆلیدەوە گازانار ئەوە نییە کە لە وڵاتە هەیە کاگرانس خۆ من نمونونەکە خۆتان هینات ئەو نمونونەکان ڕەنجی نایتی بەڵێ لە بۆرسەی گاز وەرتان گرتووە سمپڵەکان وایە بۆرسەی گاز پێکاتووە لە کراوەی هەموو مەوادەکانی مشتقات کەوا بەرهەم دێنرێتن لەوێن دەری بازارەکە پێ دەگوترێت بازاری ساکردنەوە کاک سەنگەر دەتوانی نەوتە چسپیش بێنی وایە گازی کاریش بێنی وایە ئەتو چیت کردووە لە بڕی ئەوەی شتێک بینی مۆلیدە بەکاری دێنی تو شتێک تێراوە ئەسلی ڕەتی بە مۆلیدەوە نییە ڕەتی بە خەڵکوە نییە ئەو ڕەشەی تۆ هێناوتە ئەوە تایبەتە بەچیا بەکارێنێەوە لە چ وڵاتێکەوە بۆتان دێ بەڵێ لەو مەسفایانەی هەولێری لە بۆمان دێتن لە مەسفایەکان 450 هەیە بە 650 شەیە خۆ خۆت لە من باشترە زانی یعنی بۆچی ئێمە مەسەڵەن گومان دروستەکەی لەسەر راپۆرتە علمیەکانیش لەسەر ئامانجێکی پیرۆز یعنی ئەتەوێت پێمان بڵێ مۆلیدەکانی هەولێر بۆ نمونە گوڵاوە ڕێژن بەسەر هەولێر نەخێر ئەمن کاکە ئەڕەنج پێ دەرێم ئەو نمونانی ئەو هینایەتی ڕەبتی بە مۆلیدەی وەنیە ئەسڵەن ڕەبتی بە ئەو فعسانی ئەو کردی لۆ ناو ڕەش دەڕوا لۆ دەڕوا نەفتا زیاتر لۆ بنزین سلڤەری دی دەخوارێ مۆلیدانەی کە هاوکارم پەیام سەربەست پیشانیە ئەم دووکەڵە چیەکەن ئەو دووکەرم بەچینە خەلەلێکی هەیە ئەتوانی لێژنەی قایمقامیت بەردەوام ئیتساڵاتی لەگەرەمە هەیە کەوا دێتن هەر گازێک خراپ بیتن ئیجراعاتی لەگە دەکرێت و ئاگدار دەکرێتەوە جارێکتر بەکاری نێنێت یعنی لە هەولێر مەسەڵەن بۆ نمونە یعنی ئەم قوربەسەریە بەس دهۆک و سلێمانیەتی هەولێر هەواکەی و ژینگاکەی ڕێکۆپێکە هیچ عیبی نییە کاگرنج ئەم گازە کاگرنج بەڕووی ژینگەی ئێستا بۆ مۆلیدە ئەوە کاکوسمانیش لابە 2000 مۆلیدە لە هەولێر کارەکە بەس ئۆتۆمبیلی بار هەرگر ژمارەکەی لاتە چەندە تقریبا 200,000 مەکینە کارەکە هەر مەچینەیەک ئی هەر سیارەکە ئەمن لە 100 مۆلیدا 100 ڕێژەی 100 بەر ئەمە دەکەوی 100 پێمان بڵێ هەرچەندە من نازانم تۆ مەسئولی گاز نیت بۆچی چەند پرۆفیسۆر و دکتۆرێک لێران یعنی نازانم هەرچەندە لەوانەیە لە وەکو لایانی گاز فرۆشەکەەوە بڵێ کە پیشێکی پیرۆزە وەکو کاسبێک ئەمە چییە؟ ئەوە دووکەرە و مۆلیدەیەکەوە دووکە لە کات یعنی هیچی گاز نییە گاز عیبی نییە ئەو هەموو پیپی و شتە و گوێ لێ نەبوو کە چەندێک لەسەر و ستانداردەوە ئەو دکتۆرەی تەنیشت با پێت بڵێم ئەوە هەروە ئەو تەحلیلانە هینی گازی سەر جادەیە کە بەکاردێ کاک دکتۆر گازێکی تایبەتتان هێناوە کە خراپەیە ئەوەیە کە بەکاردێ ئەمە لێرە فۆکسمان لەسەر سوتەمەنی بنزین کردووە بنزین نعفۆنەوەی جەنابەت بەڵێ سوتەمەنی بنزین ماستەرەکان بێجگەلەوە خۆ ئەو نەتیجانە بەس ئەوەی پەیام سەربەز نەبوو کاکەی ماستەرەکانی خۆت نییە کە گاز قەوس بەرنامەی پێشووتر ئوستازێکت داوت کردبوو دکتۆر کاوە لە پێش چاوی بینەران نمونەیەک ڕۆنی هێنا لەگەر نەوت وا بوو لە پێش چاوت تێکەڵی کرد گوتی ئەو وەک سەعراوی کردی بەگاز زۆر باشە مەسفای کار بلە دکتۆر و جەماعەتی دەپرسم ئایا کوالێتی چۆنە دکتۆر سەنگەر مەسفای کار گازەکەی کوالێتی چۆنە گازوایلەکەی لە ستاندەری عراقی دەردەسی بە 7000 شتێک ئەمەگەر لە ستاندارد بێزەحمەتی کوردستان بەرهەمی ئەو مەسفانە بەکاردێنێ ئەمن باڕۆنتر دکتۆر سەنگەر کوالێتەکەی باشیان خراپە بەپێی عراقی بەپێی ئەوروپی زەرناسی بەپێی عراقی ئەمە عراق 7000 شتێکە لە بن ئەوەیە کە دەرنەچێت بەڵێ لە بن ئەو ڕێژەیە کە دەرنەچێت لە بن ئەو ڕێژەیە بەس دەرەچی وایە یعنی ستانداردە بۆ ئەوەی
ئەو دبەنەوتەی لەگەڵ ئەو ڕۆنەتێکەڵی کرد هەر بەرمیلە ڕوونێک کاک عوسمانیش ئاگدارە بە 600 دلار ئەکڕێتن 600 دلار هەر بەرمیلە نەوتێک 180,000 دینار ئەکەوی بێتەوە ماڵەوە تێکەری کە بەرمیلی 600,000 دینار دەوەستی گازی کوردستان ئەو بنزینە خاڵسەی کار بەکاردێ یا ئەو گازە بڵێ ئەوەی تاواکەم ئەو تێکەڵەی لەسەر تەلەڤیزۆن شاشە ئێوە کردی هەر بەرمیلێک 600,000 ئەکەوێتن گازی کار خۆی بەرمیل بە 140,000 دینارە خۆی بەرمیلێک 140,000 دینارە ئەتوو ئەگە شتێک بە 140,000 بێ لە ستاندار دەربچیتن ستانداردی عێراقیەوە لە عێراق ژیان دەکەین ئەتوو چ پەیوەستە بچی شتێک تێکەڵاو بکەی بینی لەسەر کوردستان بنزینی یا بەرهەمەکانی کار بەکارێنە یا بەرهەمەکانی بازیان بەکاردێن لەو کاتێکەوە قسەی لە 100 تا 60 تا هەفتای بەرهەمی تۆ ئەتوانی بۆ نمونە لەگەڵ کاک سەنگەر بڵێ من کامێرای ڕووداوت لەگەڵانێرم بڵێ ئەو گازانەی کە بە خۆتان بڕۆن سامپڵەکان هەڵگرن بیبە بۆ مختبەر ئێستا تۆ ئەتەوێت پێمان بڵێ گازەکانی کوردستان ئەم مادە زیان بەخشانە دەرناکاکە ئەم دکتۆرانە باسەکەن کاگەڕنج هەر بەخۆی مشتەقات دەردێتن کەوا لە کوڵاندنی ڕێژەی زیانبەخشی هەیە نانا مەبەستم بەو پیپی و بەو مادە زیان بەخشانەی کە ئەمان باسیەکەن ئەتەوێ بۆ نمونە حەزەکەم قسەیە کرد لێ وەربگرم بۆی کە بچمە ناوبڕ و مەجای ئەوانی تریش بم ئەتەوێ پێمان بڵێ بۆ نمونە ئەو گازانە وەکو گازی ستانداردی جیهانە وەکو ئەوەیە کە بۆ نمونە بیئەمی پێلیا خوڕن لە ئەڵمانیا کاگڕنج ئەوان مختبەر لەسەر سیستەمێک ئیش دەکا لەسەر ڕێژەی چەوریەکەی لەسەر فلاش و سلڤەرەکەی کەەوە ستانداردی عێراقی زیاتر فلاش لە 6 هەتا 63 بیتن تەوافەشی 15 تاوەکو 20 بیتن سلڤەریشی لە 8 تاوەکو نو بیتن کاکە سەنگەر لە تاقیگەیە باشە برنجی 10 کیلۆیی من ئەو شتانە شەیەنم حەزەکەم هی شەریکەی زۆر مەشهور 9 کیلۆیتیا لە بازاڕی هەولێر ئینجا وەرە شتێک کە بە چاو نابینرێ بێت چیتیابێ برنج لێ نووسراوە 10 کیلۆ 9 کیلۆیتیا ئەم شەو مەسەڵەن هیڤیدار ئەحمەد بۆ ماڵی خۆیان برنجی کڕیەوە کاندامی پەرلەمانی کوردستانە تەلەفۆنی بۆ کردو مەڵەوەڵا لێ نووسراوە 10 کیلۆ 9 کیلۆیتیا ئینجا وەرە بانزین و دوای ئەوە تخوا بەبێ زەحمەت بەس ئەوەندا هەوای هەولێر چۆنە ئێستا چەند جار یا بینەرانی بەڕێز دیارە بەپێی قسەی بەرپرسی مۆلیدەکان بەشێکی زۆری ئەو دووکەڵە پەیوەندی بە خەلەلی مۆلیدەکانەوە هەیە و پەیوەندی بە گازەوە نیاتوانم وا بڵام من وەکو بەڵێسی مۆلیدەکە قسە ئەو وەکو مەسفای تۆش هەمان ڕاتەیە منەوە ڕێی ئەوم نییە ببوورە من باسی ئەومان کرد ئەڵێن ئێمە وەکو سلێمانی بە باشە پرسیارە با بە نوعێکی تر بکەم دووکەڵی مۆلیدەکانی سلێمانی پەیوەندی بە گازەوە هەیە نیە چۆن پەیوەندی وەکو خاوەن مۆلیدەیەک قەناعەتت وایە پەیوەندی بە گازەکەەوە نییە گازەکە عیبی نییە پەیوەندی بە خەلەلی مۆلیدەکانەوە هەیە مامەستا لەگەڵ لەگەڵ نانا لەگەڵ جەنابیان لەگەڵ بڵێ ئەو دووکەڵی تۆ دەیبینیتن ڕێژەی مەچکینە و گازەکەی دیاری دەکرێتن دەگرێتەوە سەر کوالەتی گازەکەی سەر ڕێژەی شێوازی مەکینەکەی کەەوە خەلەلی هەیەیان نییە یەک دەقە پاش ئەم ناوبڕا ئەمەوێ بزانم ئێستا بەپێی ستانداردی جیهانی بەپێی وێبسایتە فەرمیەکان ژینگە چەندێک مەسەڵەن پۆڵشنەکەی چەند بێت تا ڕادەیەک بە ناچاری بڵێ باشە هەولێر چەند جار لە ستاندارد پیسترا باشە سلێمانی چەند جار لە ستاندارد پیسترا دهۆک چۆنە وەزعی دکتۆر تازەترین تەقریر و داتاکانمان پێ بڵێ سپاس دەکەم پاش ئەم ناوبڕە باشە بینەرانی ێژە ئێستا گەڕێنە بەڵێ بەڕێزان جارێکتر سڵاوتان لەبێت وەکو بینێتان کاک عوسمان بەرپرسی مۆلیدەکانی سلێمانی ئەڵێ دووکەڵە ڕەشەکە پەیوەندی بە گازەوە هەیە و خاوەن مۆلیدێکی هەولێریش و خۆشی لەمان کاتداوەکو بازرگانێکی گاز ئەڵێ هیچ پەیوەندیەکی بەوە نیە و خەلەلانە پەیوەندی بە خراپی مۆلیدەکان و کواڵەتی مۆلیدەکان و هەندێک ئەسبابی ڕەنگە میکانیکی و ئەو شتانەوە هەبێت من طبعا هیوادارم قسەکەی جەنابەت بێت و حەزەکەم بشزانی ئەو گازانش کە خات و پەیام سەربەست کڕیوەتی
ئەوە هەموو ئەو گازانە بوون کە کڕابوون بۆ بەکارهێنانی ڕاستەوخۆی مۆلیدەکان ڕاستەوخۆ کڕابوون بۆ مۆلیدەکان نەخێر هەر کەسێک هەیە بابێ بە بەڵگە و مستەمسەک بێتە لای من چونکە من مستەمسەکی چی قوربان خۆ جەناب تۆ گازفرۆشی من خۆ تۆ نییە ئەوە ڕئیسی قسمی کیمیا تەحلیلی کردووە ئەو گازانە کڕاون ڕاستەوخۆ بۆ مۆلیدەکان اینجا ناقەشێکەوە ببوورە ئێستا وەکو سلێمانی و کۆلێژ شارچێتی تیان نەبێ ئەم داتایە منی سیەکە لە لامای خۆم فلاشی ئاخری گەشتۆتە 10,000 سلێمانی کە کاکدکتۆر فەرمووی تا 29,000 ڕۆشتووە وەکو سلێمانی سیاری سلێمانی ئەم مانگە هەولێر 39 نارونی دانراوە سلێمانی 42 دادانراوە ئەمە وەکو لیژنەکان کە پێت بازەکەم ئێمە گازێک بەکاردێن لە سلێمانی کوالیتی لێ هەولێر باشترە زۆر بەڵگەشم لای خامۆدی هەولێر زۆر برادەر هەر بڵاوە کاتەوە قوربانە هەر کەسی هەیە بەڵام لەو تەسویرانەی کاکە ڕست ببوورە دووسێ مۆیدە ئیش پێکراوە لە کاتی ئیشپێکردنی مۆریدایە چی سیارەی گاز چی مۆریدای لەو کاتی سلڤلیانەیە دووکەڵێکی زۆرەکە لە ساردیە هەرێکە کە قاتع لێدرا نامێنێت دووکەڵی سپی لە مۆریدایە هەر نییە ئەمە لە ئەوەتیایی بۆ ناپەڕینەوە بڵێن من وتم لە 100 بڵێن ژەهرە جەڵدەیە شێرپەنجەیە هەموو شتێک بڵاو کاتەوە بەس بەدیلێکی تر بۆ ئەمە چییە کارەبای حکومیە کە کارەبا نەدرا ئێمە مۆریدانێ مۆیدەش کێ سەرپەرشتێکە دەوڵەتیش بگەێنێمە گازێکی باش ڕۆنێکی باش دابین کە ئێسا من ئەپێرێک 14,000 من هەر لە سەرەتاشەوە پێم وتن بۆی نەبێ بەم ناقەشێک لە بینی شارچێتی یا لە بینی وسازەکانە ئەوەی ئەوان بەداتا پیانە من ناتوانم خەڵک ئەزانێ من مەسەڵەن حەزەکەم بزانی کوردستانی هەرێمی کوردستانی شم پێ بچووکە بۆ کوردستان ئەگەر بەخەونی من بێ حەزەکەم هەر چوار پارچەکە بەیەکەوە دەوڵەتێ بێ شارچێتی چی من کەی وابیر دەکەمەوە اینجا ئەمەوێ بینەرانی بەڕێز با دکتۆر تازەترین تەحلیلەکانم پێ بڵێ تازەترین داتاکانم پێ بڵێ وەزعی ژینگەی ئێمە چۆنە بەڵێ طبیعی من حەزەمانی و هەولێر بەڵێ لە سەرتا ینی ئاماژەیەکی کورت کەم بستنها بە ڕێژەی یەک نەخۆشیکە شێرپەنجەیە ئەگەر ئێمە بچین ساڵی 2020 لە شاری سلێمانی 6,293 بووە 2021 1904 بووە ینی زیای کردووە 2022 9,061 بووە 2023 9,911 بووە ڕەنگە خەڵکەکە بڵێ وەڵا لە بەرەوەی کە ڕێژەی دانیشتوان زیاد بووە ئەو نسبێش لەگەڵ یا بەرز بۆتەوە بەس ئەمە ئەو فاکتەیە کە پێتەڵێت ئێمە ڕۆژانە بەرکەوتەی چەندەها غازی ژەهراوین چەندەها پێکاتی ژەهراوی وەکو بەڕێز ئاماژەی پێکرد ئێمە ئەو موبیداتانەی کە ئەکرێت ئەو سوتەمەنەی کە بەکارێت یعنی ئەگەر بنزین بێ من ئۆتۆمبیلم لایە وەکو پێم وتن نۆ PPM ڕێگە پێدراوە CO لە ناو بەرگە هەوا هەبێت ئۆتۆمبیلم لایە کە سوتەمەنی بنزینی بەکارهێناوە نزیکەی 5% CO دەرکردووە 5% هەر یەک نسبەی ڕێژەی سەدی 10,000 PPM یعنی 50,000 PPM دەرکردووە من دڵیام ئەگەر سنووقێک کەروێشک بێنین ئەو دووکەڵی پیاکەن دوای نیم ساعت ئەو کەروێشکانە گیان لە دەسێن 9 PPM ڕێگە پێدراوە 50,000 PPM دەرکرد هەندێک جار ئەمە نەبینراوە نستەتیایی نییە ئەمە نەبینراوە بۆیە ئەو فۆکەسی لەسەر نیە بەس گازۆیلەکە لەبەرەوەی هایدرۆکاربۆنی قورسە کە ئۆکسیژین تۆ لە ماڵەوە بیت بۆ نمونە ئەو لۆجیکەی جەنابیان بڵێ قسەت چییە چۆن شیکاریەکەی ئەم قسانە بە مێشک تاچێکە گازی ئێمە سبب نییە بۆ ئەم دووکەڵی لە وڵاتەدا خێر بە هیچ کلۆجە ناچێت بە مێشک ماچکە مەسفایی نمونەیمان نییە تا تەواوی پێکاتەکان جیاب کاتەوە و دووچاری ئەو تێکەڵێ نەبن ئەگەر بەهاتایە ئەو مەسفایە هەبووە هەر هەموو پرۆدەکتەکانی هەموو دووکەڵە خەلەلی میکانیکیەیە نەخێر ئەمە بەشێکی گەڕێتەوە پلی یەکەم بۆ کوالتی سوتەمەنیەکە ئەوە نکۆڵێریان ناکرێت ئەکرێ مۆلیدەکانیش ئەگەر مەچینیان کۆن بێ ینی کێشیان تیا دروست بێ دوایەوە وەکو لۆجیک ینی ئەگەر بێت ئەو مۆلیدانەیەکی فلتەرێ دانێن وەکی فلتەرێ دانێن ینی ڕێگریەکە لە بەشێکی زۆری ئەو سووتە کە دەرئەچێ و با بڵێن گۆبەنی گەورە بۆ خەڵک ئاسمان بۆ فلتەردانانن سازیان کاکتۆر خۆی لە ئەوروپا ژیاوە چەند ساڵێک لە ئەڵمانیا ژیاوە مۆریدە کە دانراوە بۆ موقەتە لە هەموو دنیا شتێک نییە ببێ بە بەدیلی کارەبا لە سێ چوار ئێستا تازە بوو بە بەدیل فەرمو قوربان ئەوە حکومەتەوە دەوڵەتە پێمان بڵێ مۆلیدایان وا لێ کردووە لە قەلەقیەکە کارن ڕۆژێڵە جۆزەی زیرەکات ڕۆژێگەڵە پریپەی فلتەر دابێت باشتر نییە چۆن باشتر نییە بەڵام مۆلیدەیەک تۆ لەسەر شانسیەک دانراوە مەچینەی بوومەیە عانتارە کردوێتی بە مۆلیدە و کاربای خەڵکی پێدا تۆ وەرە حکومەت پشگیریم کاکاکە بڵێ ئەمری واقع تۆ ئەم مۆلیدەیە داناوە فەرم فلتەری بنە مۆلیدەکەت گۆڕە با فلتەری
بەڕاستی کاک ڕەزاق لەسەر ئەوە وەڵامدانەوەی هەبێ 1 ملیۆن شت هەیە لە وڵاتەدا دەستەی ژینگا بێ لەسەر ئەمانە قسەی هەبێ لەسەر ئەمانە ئیجراعاتی هەبێ قسەتان هەبووە بەڵام فعلتان کەم بووە جا ڕەنگە تۆ بەم قسەی من ڕازی نەبێت یعنی کردارتان کەم بووە بەڵام قسەتان زۆر بووە بەڕاستی کوردی شەڵێ قسە فەقیرەوە هەموو کەس پێ وێرێت من قسە بکەم قەی ناکە لەبەرەی من میدیام لە قسە زیاتر و لە ئەنجامی توێژینەوەکان زیاتر چیم لەدەستدا بەڵام ئێوە دەستەن سەدان مۆزەفتانێ ئێوە حکوومەتن ئێوە دەسەڵاتن بەڵام ئەنجا گوێیەک لە بگرە بزانم هەولێر و سلێمانی وەزعی ژینگیان چۆنە دوای وەڵامم بەرەوە دکتۆر ساڵح من دەستخۆشیەکەم طبیعی ئەمە ئێمە لەم داتا و زانیاریانە پشت بەستین بە قەمرێکی سەناعی کە لە سویسرایە ئێمە ساڵەهای ساڵە هاوار ئەکەین وەکو دەستگای ئەکادمی ئەکسسمان بۆ بن وێزگەی با بڵێن سەر عەرزی دانێن بەداخەوە هیچ ڕسپۆنسێک نییە چکە ئێستا لە شارێکی بچکۆلەی سینە دە وێزگەی مۆنیتەرین هەیە هەتا کوالتی هەوات پێ بڵێ خۆتی لێپارێزی بەڵام بەداخەوە لای ئێمە نییە خۆشبەختانە ئێستا ئێمە نهێنی ئێمە ئاشکرا بۆ لەلایەن ئەم قەمەر سەناعیە سویسریەوە کە ناوی با بڵێن ئێر کوالتی ئێر ئەجا چی کردووە ئێمە بە دوواچوومان کرد لەسەر کوالتی هەوا لە کاتێکا لەم وەرزی زستانە لە وەرزی زستان ئەبێ کەمترین پیسبوون هەبێ چکار ڕەگەزێکی کەشوهەوا هەیە کە دابارینە معدل کە دا ئەبارێت چی پێکاتە تێکەڵ بە بەرگاهەوا بووە ئەیهێنێتە خوارەوە و یعنی هەواکە صاف ئەکات بەڵام بەداخەواڵێم ئێمە بۆ دووشت بە دوواچوومان کرد یەکەم ئێر کوالتی ئیندێکس کەمە پێرسی کوالتی هەوایە چەند پارامیترێک ئەچێتە ناوی ڕەنگە CO بێت ڕەنگە نایترس ئۆکساید بێ ڕەنگە سەلفەر ئۆکساید سەلفەر دایۆکساید بێت قسەکانت سادەتر بەڵێ بڵێ یەکەم ئۆکسیدی کاربۆن ئۆکسیدی نایترۆجینەکان لەگەڵ غازی ئۆکسیدی نایترۆجینەکان و کبریت و لەگەڵ دەنگکۆڵەکان ئەمە چێتە حسابی ئەو با بڵێن کوالتی هەوایەوە ئەو ئیندێکسەوە ئەو پێرەسەوە کە بینیمان بەداخەوە لە شاری هەولێر ئەمە تقریبان بۆ لە حوتی مانگەوە هەتا ئەمڕۆ بە پردیکشن کراوە ئەبینن تەواوی زەرد و سوورە یەک کۆڵۆمی تایە سەوزە ئەمە بۆچی ئەمە بۆ کوالتی هەواکەت کوالتی هەواکە سوورە یەک تۆزی تیا سەوزە یەک کۆڵۆمی تایە لابیەکەش دەڵێ پێکاتە حیزبیەکەیە یەک کۆڵۆمی تایە کە سەوزە ئەگەر بێت سەوز بێ ئەوە دەلالەتە بەوەی کە کوالتی هەواکەت تەندروستە و تۆ یەک مەترسی لێ نییە ئەگەر زەرد بوو یعنی کوالتی هەواکەت مام ناوەندیە ئەگەر بوو بە سوور یعنی کوالتی هەواکەت گونجاو نییە یعنی چەند پێ ئەکرێت ئەگەر سوور بوو یعنی ئەمەی تۆ ئەوەی کە لوتەکان هەمووی سوورە ئەوانەی کە سوور بێ یعنی کوالتی هەواکەت یعنی گونجاو نییە یعنی لە مامناوەندی تێپەڕ بووە ئێستا هەولێر چەند جار پیسترە لە مەعایرە ستانداردەکان سەیریکەن بۆ کوالتی هەوا لەم 4 ڕۆژە تەبیعی لەبەر ئەوەی کوالتی هەوا لەبەرەوەی هەوا پێکاتەیەکە دەنگکۆڵەکانی پێکەوە نەبەسراون وەکو مادێکی ڕق وەکو مادێکی شل سربەستن ئەکرێت چالاشێکی دیاریکراو لە جێگەیەک بێتە هۆکاری ئەمە بیندراوە چەند جار ڕەنگی سوور دووبارە بۆ چەند جار پیسترە لە شارە پاکەکان ئەجا ئەوە بۆ ئەمەیان بۆ ئەمان باسەکەن چەند جار پیسترە ئەمان بۆ دەنگکۆڵی دوو با بڵێن تەنۆچکەی دوونی و ئێستا بۆ سەرەتاییەکان لە ئێپا لە مانگی دەستپێکی مانگی یەکی ئەم ساڵ کردی بە 9 پارفێر میلیۆن 9 میلیگرام هەبێت لە مەتر مکعبێکە بەڵام ئەبینیت لە هەولێر ئەگەر بەدوای ئەمە بچین ئەمان بۆ PM ئەم شینەکە هایلایت کراوە ئەم شینە هایلایت کراوە لە زۆری کاتەکانە گەیشتووە بە 50 دابەشی نۆیکە یعنی بە چەند جارێک دەنگکۆڵە یعنی تێپەڕیوە لە سنووری خۆی و ئەم دەنگکۆڵانش بەشێکی سەرچاوەکەی ئەو مۆلیدانەیە طبیعی ئەمان لێرە من قەباعەتبار ناکەم ئەمان تەنها بەکاربەرن بۆ ئەو ئامێرە کوالتی سوتەمەنیەکە باش نییە ڕەنگە مەشینەکە باش نییە وای ڕەنگە کاک سەرتیب لە مخلیسی خۆیەوە کار ڕێگە نەیە شتی خراپ بەکاربێنە کاک نوسرەت ئیتر لە پاکی و ئیخلاسی خۆتەوە قسە لەسەر کۆی حاڵەتەکە بکەی بەس خوا دەزانێت ئەو شتانە هەیە کاک نوسرەت ئەم هەمووە ئەزانن ئەم خەڵکە هەمووی دەزانن
با کاک دکتۆر ساڵح قسەکەی بکە فەرمایشتەکانەوە کاتە باش. ئەجا هۆکارێک لەو هۆکارانەی ئێستا ڕەنگە سلێمانی تۆزێک کەمتر بێ سروشتی شاری هەولێر لەبەرەوەی سروشتەکەی تەختە ئەو دەرچانەی کە دەرئەچێت ینی گۆڕانی پەستان نابێت گۆڕانی پستان وەکو پێویست نانە دهۆکی ژوەکو هەولێر نییە بەڵێ دۆشی وەکو وە جوڵەی با دروست نابێ هەتاوەکو ڕاماڵینی ئەم پێکاتانە بکە کە تێکەڵ بە بەرگە هەواکە بووە کەواتە ئەم بەرگە هەوایانە بۆ ئێوە لەو کاتانەی کە سوورە یعنی با بڵێن کواڵتەکەی تەندروست نییە بۆ ژیان ئەبێ ئینسان خۆی لێ پارێزێ ئەگەر گەی بە 200 ئەوە بۆ تەندروستیت بە هیچ کلۆجێک باش نییە بەس خۆشبەختانە گەشتۆ بە 150 ئەمن لە کەیە لە وەرزی سستان دڵنیابن لە هاوین بە چەند جار 200 تێئەپەڕێنێت یعنی 200 تەقسیمی نۆی کە ئەوە بۆ با بڵێن سەرەتایەکە بۆ ئەویتر 35 بۆ سێکندەرێکە 35 ئەگەر ئەو ژمارە تەقسیمکەی بە ڕواکی لە زۆربی کۆڵانەکان ئابۆنی دووکەڵێ ئەرێ جەماعەت لە هاوینانە لە گەرماکەی بۆنی دووکەڵ نات زۆر جار بەڵێ بەڵێ بڵێ ئەوە زانی چی ئەو دووکەڵە زانی چیە ئەوە ئۆزۆنە گازی ئۆزانن پشگیریم ناکەن هەرچەندە خۆ من قەزێکم نیە حەزەکەم وانە بێ نەنە ڕاستە ئەوە گازی ئۆزۆنە کە پێکاتەیەکی سانەویە دروستە بێ بای پرۆداکتە دەرئەنجامی پێکاتەکانی ینی کە لە دووکەڵ دەرئەچێت هەر ئەو پێکاتانە کە لەگەڵ دووگەڕەوەی لە سوور لە بەمشکیانە لە سوورەکانان بەڵێ بەڵێ ئێستا هەولێر لەم زستانە ئەمە کارەساتە بەڕاستی لە زستانە کوالتی هەوا بەم شێوەیە بێ لە هاوینا کارەساتترە ئەوە لە هاوینە داباری نابێ پاکردنەوە نابێت ئاگر سلێمانیش بڵێ دەستەی ژنگا کوردستان لە زیمەی ئێوەدا ئەمانەتێکە لە دەستی ئێوەدا بۆ ئەم هۆکارانەی کە ئەم ژینگەیەوە لێ دەکا ئەم خەڵکە نەخۆش دەخا بۆ کەمی ناکەنەوە زۆر سپاس بۆ جەنابەتەوە گرنگیدان بە بابەتی ژینگاوە دوو بەرنامەیە لەسەر یەکەی لەسەر مەسەلەی هەم پیسبوونی هەوا هەم پیسبوونی ژینگا بۆیە ئێمە وە نەبێ دەستەی ژینگە هیچی نەکرد بێ بەڵام لەقەدەر ئەو ژمارەی فەرمانبەرانەی کە هەیە ئێمە توانیمانە زۆر شتیش بکەین بەڵام لەسەر مەسەلەی تێکەڵبوونی یعنی دەرهاویشتەکان ئەو دەرهاویشتانەی کە هەوا پیسەکەن کۆمەڵێک هۆکار هەیە ئەم کوالیتی سوتەمەنیەکانە ڕەنگە هەم کوالیتی مەچینەکانیش بی ینی دوولایەنەیە ئەو سوتەمەنیانەی کە جەنابی دکتۆر باسی کردو ئەو بە ڕێزانە هۆکارەکانیان باس کرد باسییان کرد ئێمە بۆ نمونە لێ پێچینەوەی ئێوە ئیجراعەتی ئێوە ئێمەسان لەم عاجزمە بەرەوە یعنی بوونی ئێوە دەستە چ نەهامەتێکی لە کۆڵ خەڵکیە وڵاتە کردوێتەوە ئێمە زۆرمان لە کۆڵ کردوێتەوە بەڵام ئەبێ زیاتریش کاری لەسەر بکەین بۆ نمونە ئێمە تیمی پشکنینمان هەیە لە فەرمانکان سەردانی مۆلیدەکانەکەن ئەو مۆلیدەی کە دووکەڵ بکە ئەبێ فلتەر دانێ ئەو مۆلیدەی کە باسییان کرد کاتم نەبێ ئەبێ کاتم دانێ یعنی بی کاتە کاتم ناکرێ وەکو باسییان کرد مەچینێکی لۆری بێنی و بی کاتە مۆلیدە و ئەوەی تەولیدێکی لێ بەستی ببێتە مۆلیدە و گرانە گرانە یان هەرزانە ئەبێ بیکە نابێ بڵێین گرانە خاتری بگران لەبەر ئەوەی گرانبوون گرانبوون ژیانی خەڵک گرانترە لەوەی کە فلتەرێک دابنێ و هەندێک پارە کەمتر قازانج بکە قازانجە کارەکە بەڵام با کەمتر قازانج کار ئاسانیەکی بۆ بکەی بتوانێت مۆلیدەی کاتم دانێ بتوانێت مۆلیدەکەی بگۆڕێ بتوانێت فلتەری بۆ دابنێ ئەزانی جاری وا هەیە لە پڕ کارەبای نیشتیمانی نامێنێت چەند سەعات زیاتر لە تاقە و توانای مۆلیدەکانیان ئیش بە مۆلیدەکانەکەنەوە هەمووی عەتەڵە ڕاستە ئێستاگەر خۆ مۆلیدەکانە لەبەرەوەی مانگەی پێشووکگرن لەبەرەوەی کارەبای نیشتیمانی 24 ساعتە و بەردەوام نییە کە نەبوو تۆ ئێستا ژیان سیستەمی ژیان وای لێ هاتوو تۆ پێویستیت بە کارەبای هەمیشە پێویستیت بە کارەبایە بۆ ڕووناچی بۆ ئەنتەرنێت بۆ نازانچی بۆ هەموو سیارە هەیە لە کوردستانە ئەوەی پشتت سەیریکە ئەیبینم کاکە هەر لە بیلادەوە کە دێ بە تازایی ئەڕووی سلف لێ دووکەڵەکات باشە ئێوە بۆ هێڵن ئێمە ڕێکارمان گرتوتە بەر بەڵام تۆ ئەبێ بزانە ژینگا هەموو شتێکە و پەیوەندی بە هەموو وەزارەتەکانەوە هەیە بەڵام هەمووان ئەبێ هەماهەنگ بن لەگەڵ ئیشکردنی ئێمە بۆ نمونە زانی مەبەستەمەوەیە ئەوە هەزاران کەس مرد یعنی ئێمە هەر ئەم قسانە بۆ خەڵکەکەین ئەبێ وا بکەین ئەبێ وا ئیجراتشمانێ چۆن باشە ئەو ئامارانە مەترسی زۆر گەورەی هەیە لەسەر ژیانی هەر هەمومان
والله لە وڵاتەیە ڕیسێرچ نییە ئەنواع و ئەشکال نەخۆشی مزمین هەیە یعنی تازەش دروست بووە وڵی جۆری نەخۆشیە پێشووتر کورد نەیەگرت لەوە زیاتر فشار بکەن کاک ڕەنج ئەگەر لە وەزارەتەوە کرد بێتیان بەدەستەم جارە لە دەستەوەیان کەن بە بەڕێوەبەرایەتی لەوە زیاتر فشار فەرموو مامەسای گەورە بۆی گرنگی نەدان بە ژینگە هەروەکو ناوێک هەبی جیایە لەوەی کە گرنگی زۆری پێ بدرێ و دەسەڵاتی هەر ناوە زیاتر دەسەڵاتی ئەبێ زیاتر بکرێ لەبەرەوەی چەند دەستە لە هەرێمی کوردستان هەیە کە نەبەستراون بە وەزارەتەکان چەند دەستەیە بۆت بژمێرم دەستەی و بەرهێنان دەستەی نەزاها دەستەی ناوچەجێناوکان دەستەی گەشت و گوزار بە وەزارەت بەستراوە مافی مرۆڤ چاودێری دارایی ئەوانە هەموو پلەکانیان سەرۆکەکانیان پلەکەی وەزیرە لە پێکاتەکەیان هەمویان مدیر عامە بەس دەستەی ژینگە نەبی لە خوار سەرۆکی دەستەکە پلەکەی پلەی تایبەتە لەوانێ ڕاوشکار بیان بریکاری وەزیربی لە خوارەوە یەکسەر بەڕێوەبەری فەرمانکانە مەبەستم ئەوەیە لە تشکیلکردنی لە پێکهێنانی دەستەی ژینگە خەلەلێکی گەورە دروست بووە دەبواە ئەو لە کاتی هەبوونی 42 وەزارەت و کەمیان کردەوە بۆ 19 وەزارەت ئەبێ یەک لە وەزارەتانە وەزارەتی ژینگە بماخەیلانی ئەبێ بماوە هەتا هاتووی بۆ بەرنامەکەم چەند شتێت بینی خەفەتە لێ خوارد من پەیوەندی بە ژینگەوە هەیە ئەزانی کێشەکە لە چیا وەکو ئێستا تۆ پێشتریش باسکە خۆزگە هەموو معلوماتێکمان لەسەر هەموو بابەتەکان نەبایە بۆ هەندێک شتمان ئێمال کردوە بەڵام کە دەی تەماشا شتێکەکەی هەر لە پێش من سیارێک ئەگەر ئەوەکەی فڕێدا دەبەکەی فڕێدا من خەفەتم لێ خوارد بەڵام ناشکری یەکسەر بیوەستێن و بچم و ئیجراعاتی لەگەڵ بکەم ڕەنگە مەسەل ئێمە ئەو حاڵەتانە ڕسممان گرتێ ئەمانەڵێن مۆلیدە تۆ لە شوێنێکە ئاڵەی سپلیتی هەوا پیسەکە سپلیتی هەوا پیسەکە ئەزانی چۆن هەوا پیسەکە پیسکردن نییە گەرمکردنی هەوایە ئەنی تۆ ئێستا تۆ سپلیت کە پێەکەی هاوینان پێەکەی ئەو هەوایە گەرما فرێت ئەدی ئەوش جەوەکە گەرم ناکە کە جەوەکەی گەرم کرد گەرمبوونی جیهانی ڕۆدا دواتریش تۆ پێویستی زیاتر بە و ئامێری فێنکەرەوە هەیە ئەنی تۆ ئەبێت جوهدێکی زیاتر سەرفکەی بۆ ئەو هەوای فێنکەوە جگە لەوەی ئەو سپلیتانە سپلیت و هەموو ئامێرەکانی ساردکردنەوە ئەوانە بە غازی شەکەر غازی هایدرۆکلۆرۆ فلۆرۆ کاربۆن ئەوانە کاریگەریان لەسەر چینی ئۆزۆنەیە ئەوانە تەلەبەی علومنوانە ئەوانە ئەبێ ئەو بابەتان ئازانن لەسەر بەسەری غازی هایدرۆکلۆرۆ ئەوانش کە کاریگەریان لەسەر تەنگبوونی ئۆزۆنەیە ئۆزۆن پارێزانە من مەبەستم وەیە هەموو شتەکان وابەستە یەکترە پێکەوە بەسراون ئەبێ ئەزانم نا مەسەڵەن ئەگەر مەسئولێت ئەبێ دیاری بکرێ بەڵێ خۆی گشتیکردنەوەی قسە وەگە وایە قسەمان نەکرد بێزانی ئەبێ بەرپرسیارەتی تەحدید بکرێ بەرپرسیارەتیش دەستەی ژینگە بەرپرسیارە لەبەرەوەی ئەم تایتڵی هەیە سەرۆکی دەستەی هەیە ئەی تو زێت حتا لەو شتانەی کە ژینگەی کورد لە خۆڵ و خاشاک لەم وەلیدەی کە لە پشتەوەیە لەو ئۆتۆمبیلانەی کە هەر لە بیلادەوە لە شەریکەوە کە دێ ژینگە پیسەکە هەر شتێک کە ژینگە پیسکە لەمانەی کە دکتۆر سەنگەر خێری بنووسێ فەحسی کردووە ئەبێ بڵێن خێری بنووسێ چونکە خۆتوانێ نەیکا زانی ئێستا تۆ خۆت هاتووی بۆ ئەم بەرنامەیە بە دڵسۆزی ئەمە دووەم جارە قساکەی بەڕاستی لە کوردستان ئەمە مەسئولیەتی حکوومەتە نابێ قەتع بکەن بەڵام تۆ بێ بڵێن خێرە بنووسێت لەبەرەوەی کە لە ئیخلاصی خۆتە ئێمە پەیامی خۆمانە ئەبێ بیگەینین بەچی ئەگەینی بە کەناڵەکانی ملەتە بێزار بووین لە نەسیحەت مەسەلەن با پێت بڵێم نیشتیمان پەروەری هەمومان ئەزانینە بێ نیشتیمانمان خۆش بووە وەنیە خەڵک نیشتیمانی خۆشەوە خەڵک ئەبێ فێری ئەبێ هۆکارەکانی خۆشویستنی نیشتیمانی بۆ دابین بکەیت ئەبێ هۆکارەکانی پیس نەکردنی ژینگەی بۆ دابین بکەیت من ئێستا ئەو پیاوە کە مەسئولی خاوەنی مۆلیدەیە خۆی ئەیباتە سەر خۆی من ناتوانم پێی بڵم بڕۆ مۆلیدەیەک بڕۆ گازێ بەکار بێنە بە کواڵەتی گازی سویت چونکە ئەوە بەکاربێنە کە لەبەر دەستیاتی ئەو خۆی ئەڵێ زۆر پاکە کەیفی خۆیەتی ئەمە لە حاڵەتێکدا گاز کۆنتڕۆلەکرێ کاکران لەو حاڵەتێک کە لایەنی پەیوەنددار لەناو حکوومەت بتوانێت گاز بۆ هەموو شوێنێک دابین کاویە کوالیتیش هەبی کوالیتی باشی هەبی با دابینی کە خۆ خەڵک ئەوە خاوەنی مۆلیدە ناتوانانی بچیت دوو تێکەڵاو دوو لە بینی و تێکەڵاوی کاو بیکا بە گاز ئەگەر گاز هەبی لە ساحا یعنی لەو شوێنەی کە بەڵێ ساحا هەبووە لە کوردستان من بەرپرسیارم بەرنامەکانم لە یوتیوب هەیە هەر ئیشیان ئەم
تێکەڵ و پێکەڵەکردنەیە نابێ ڕێگە شتێکی تازە حاشای لێ بکە لە خۆی حاشا نابێ ڕێگە بۆ بدرێت بەڵام تۆ کە باسی واکەی لە ئەیتازێتەوە هەمووی علاقی بەژینگەوێ شتێکی یعنی نابێ وا بەڕەهای باسکەین لەبەر ئەوەی هەموو شتێک علاقی بەژینگەوە هەیە بەڵام هەموو ئیشێک ئەرچی دەستەی ژینگە نیە ئەو ئیشانە بکە یعنی زستانان دارێک لە ناو ئەم هەوایە کە ئاوا پیسە چەندی خەتاییەوەیە ئەم هەوایی کە دکتۆر ساڵح لە تەنیشتەوە ئێستاوتی هەولێر چەند قات سوورترە لەوەی کە لە جیهاندا شارە پاکەکانیان پێش مەرجی تۆکمەی لە ئۆتۆمبیلە مەرجی پشکنینی دووکەڵی ئۆتۆمبیلەکە بێت چکە پشکنینی ئۆتۆمبیلەکە تون دووتۆڵی زەرری زیانی ڕەنگە بۆ با بڵێن ئەمە چەندی خەتای ژینگەیە هەواکە بەسەر هەمووی کارگیری لە وەرزی زستانە مەسەر نبینی باەکی بە قوت دارێکە شکێنێتەوە لە ناو شەقامەکە دارێکە ناسک بووە ئەشکێتەوە ڕسمێکە گرنها دەستی ژینگە لە کوێ خۆ علاقی بە ژینگەکانی من ئاوات خوا ئەو توی ناڵێم خەڵکوا ئەڵێ خەڵکوا ئەڵێ مەبەستمەوەی ئەبێ لێک جیاکەینەوە ئیشەکانی هەولێر کە چەند جارێ پیسترە لە شارە پاکەکانی کە بۆ ژیانە شێ خەتای کێیە چەندی بەرپرسیارەتی دەستەی ژینگەیە خەتای هۆکارەکانی دەرهاوێشتەکانە حکوومەت لە وڵاتەدا کەی بەرپرسیار کردووە ئەنجومەنی وەزیران کەی بەرپرسیار کردووە دەستەی بەرپرسیار نەکردووە کە خەریکی پاقشکردنەوە ئەم ئیشانە بێ نەخێر دانانی مۆلی لە دەستەی ژینگە نییە ئێمە مۆلی دانانین من بە مۆلی دادانانم چێ مۆلی داناوە ناڵم مۆلی نەبوونی ئەخمۆلیدا یەکەکردنی لایانی پیسکاکرنس من هەموو جارێ باسم کردو چەند کۆنگرێ ڕۆژنامەنووسی کردووە سەرۆکی دەستە بڵێ ئەمە قوبوڵ ناکەم گازی ئەم وڵاتە وایە وایە وەرە سەرۆکی حکوومەت وەرە سەرۆکی هەرێمی کوردستان وەرە قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت وەرە سەرۆکی پەرلەمان وەرە دەسەڵاتی بەڵام لەوانەیە بە کۆنگرێ ڕۆژنامەنووسی نەبی بەڵام بەڕاپۆرت کردومانە بەڕاپۆرت کاریگەری هەیە هزار شت لە وڵاتە پیسار مامۆستای جامیعە باسێکە بە راپۆرت کردومانە و داومانە بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی خەمی لێ بخۆن ناکرێ وابی ئێمە بوتوبانە بەڵام ڕەنگە لە کۆنگرێ ڕۆژنامەوانی لە کۆنگرێ ڕۆژنامەوانی من لە کەناوەکان ئەم راپۆرتە دەمێکە ئێجا ئەوە هەروە دووبارەشمان کردووە بە دوایە چوونەوە بڵێن دووبارەشمان کردوتەوە مەسەر من لە کەناڵەکانی ڕاگەیاندن هەموو جارێ باسی هۆکارەکانی پیسبوونی هەواکەم بەس تۆ باسێکەکەی بەس تۆ قساکەی باشە من تەبێژی دەستەمە من ئەبێ باسیکەم باسێکم دەڵێم هۆکارەکانی پیسبوونی هەوا بریتین لەم ئەگەر حکوومەت خۆی زۆر ڕەخنەی گرت و چاکیشی نەکرد و کاتە خەڵک ئومێدی بە ئەزانی و کاتە قسە عتیادیە بێتەوە و کاتە ڕەخنە عتیادیە بێتەوە کارەسات ئەوەیە کە لە وڵاتێکا ڕەخنە عتیادی بێتەوە کارەسات ئەوەیە دوای ئەم بەرنامە ئیجراعات نەکرێت ئەبێ لایەنی جێبەجێکار ئەبێ بەشی من لێرەوە بە جەنابی دکتۆر کاوەعەڵەم ئەبێ ئەمە ئەوە راپۆرتە ئەوەی کە دکتۆرە کردەتی بەشی 50 مان کەیسەیە لە هەر بەرنمەیەکە لەم بەرنامانە کە ئەم وڵاتە بەم کەیسانە بەم جوڵانانەی ئیدعای عام چاوێت جەنابی دکتۆر عەبدوڕەحمان سەدیق من ئەزانم مەسەلەن لە دڵسۆزی تۆ تێ ئەگەم ئەزانم چەند جوان ئەم پرسانە شیەکەیتەوە لەسەر تەلەڤیزۆن بەڵام بەڕاستی تۆ وەکو مصلحێکی ئیجتیماعی قسەکانت لەسەر سەرمانە بەڵام ئێستا تۆ بە تەنیا مصلحێکی ئیجتیماعی نیت ئێستا دەسەڵاتی ئیجرایی لە ئەبێ لای ئێوە بێت فەرمووە مەساقی دەسەڵاتی سەوزی ژینگە پارتی سەوزی ژینگە دەسەڵاتی ئیجرایی لای ئێمە دەسەڵاتی ئیجرایی بەچی ئەکرێ بە پۆلیس لە بەردەست بێ ئێ بە پۆلیسمان نییە من جاری پێش بۆ هەم زیاساکەتان هەموار ناکەنەوە 4 ساڵ پەرلەمان لەوێ بوو 1000 شەڕی حیزبی تیاکرا با پرۆژێکی ڕێکوپێکتان بناردا بۆ ئەنجومەنی وەزیران و بتان و تا ئێمە شکلین بەبێت بۆ پەرلەمان پرۆژێ هەبووە بڵێ وەزارەتەکان چێگلەی لە یاساکان کەم و کوڕی لە یاساکان ڕخنەی لە یاساکان هێ با بۆ مابێتەوەی تعدیلەکە کردومانە من پێم وتی 6مان کردو داوای پۆلیسی ژینگەتان نەکرد داوام کردووە ئەوە لەو راپۆرتەی پیشانی زەرابتمدا داوام کردووە ئەو هێزانە یەک خرێن و بخرێتە ژێر لە جوڵاندن بخرێتە ژێر دەسەڵاتی دەستەی ژینگە و فەرمانکانی لە پارێزگاکان من ئەگەر نەتوانم بڵێمە پۆلیسی پاراستن و چاکردنی پۆلیسی دارستان و ژینگە بڵێم ئەوە لە زورگەزرا و ڕاوە بڕۆقەپا بیانگرە ڕاوچەکان دەڵێکا کە من عادی وەزارەتی ناوخۆنی تۆ بەستە کاکرن بڵێم ئەوە ئەو کارگەیە دووکەڵەکە تیمەکانمان چوون بەڵام
تەسلیمی ئیرادەی ئەوەکان نەبوون یعنی بە پێی ڕێنمایەکانی ژینگە ئیشیان نەکردو ئەبێدا بخرێ ئەبێ پۆلیسە بێ بچی زنجیری لێ بدات دایخە جار بەجار پۆلیسی شارەوانی هاوکارمانە لە ڕێگای قایم قامیەت و لە ڕێگای پارێزگاوە ناکرێ ئەوە ئەبێ لایەنەکان لایەنە بەرپرسەکان لەناو حکوومەت هەر کەسەوە بکرێت و سەر ئیش لە ڕێگەی ئیدعای عامەوە هیچ شەکوایەکتان جوڵانووە دژی ئەو کارگانەی کە هەزاران خەڵک تووشی نەخۆشیەکەن و بێمنەتیشن نامە لە ڕێگای دادگاکان کردومانە ئابڵێت لە فەرمانکان بەڵێت ئێمە چەندین کەیسی یاساییمان هەیە لە ئەم بەرنامەی من ئەم هەوایە کە پیسە و ئێمە ئاوا هاواریەکەین و خۆمانشین و مۆر کردوێتەوە باسەکەین خۆ بەس فەقیر نەخۆش ناخە هەمووی نەخۆش کەم مەسئول هەیە هەوا هەموو نەخۆشە بێ بەس ئێمە هەڵێمژین مناڵی دەوڵەمەند و فەقیر وەکو یەکەڵی نامژە هەمووی پێکەوە هەڵمژی ئێمە زۆر زارباسەکەی لە مەسلەی ژینگە دوو حاڵەتەیە مەسەلەن پیسبوونی هەوا جیاوازی لێ ئێستا لەم هۆڵە ئەگەر ئەو هەوای ئەم هۆڵە پیس بێ بۆ هەمومان وەکویەکە خۆوە نییە دیوارێکمان لێرە دروست کرد بێ ئێمە هەڵی نەمژین و ئەوان هەڵی مژن هەوا پیسەکە بۆ هەمومان وەکوی ئێستا ئەلموهیم ئەم کارە ساتە پێویستی بە تەدەخولێکی جدیە پێویستی بە دەستێوەردانێکی جدیە ئەگەر نەیکەین بۆ نمونە پایتەختەکەمان ئەمەندە نەخۆشی سەرەتانی کا دروستە بێت کە هیچ بودجەیەکی ئەم وڵاتە بەرگەی ناگرێ پایتەختی ڕۆشنبیریەکەمان دوهۆکە ڕەنگینەکەمان هەڵەبجە قوربانیەکەمان ڕەنگینە لە ئەو دوهۆکە ڕەنگینە بابزانم ئێوە بەرنامێکیتان لەسەر کرد لەسەر سوتێنەری خەستەخانەی ئازادی دووکەڵێکی زۆرە کا سوتێنەری هەیە پەینا بەس بەڵای ئەو بەرنامەی من مەسفا پێلەقەکان داخرا بارزانانی خۆی تەدەخولی کرد هەولێر جاران پۆینتێکی ڕەش بوو لەسەر نەخشەی جیهان ئێستا هەوای هەولێر پیسرە لە دۆک ئێستا دۆک وا پیس نییە ڕاستی و پێ بڵێ دکتۆر ساڵحی ژواکات باشە داخرانی ئەو پاڵاوگانە گرنگە یعنی ئێمە وتوبانە ئەبێدا بخرێن ئێمە ڕێنماییمان دەرکردووە بە هەمانجی لەگەڵ وەزارەتەکان ڕێنمای ژمارێکی ساڵی 2020 پێویستە ئەو هەموو پاڵاگۆکان خۆیان لەگەڵ ئەو ڕێنمای بگونجێن کە پێشتر هیچ ڕەزامەندییان هەموو ڕۆژە کتاب بکەرەوە دڵنیا بە کتابی تۆ کاریگەری بەجێهێڵێت کتابی دەستەکەتان بڵێن کاکە ئێمە باشە لەسەرەوە لێ نەگەڕایتەوە ئەوکەم مەسلەی خەستەخانەی ئازادی لە دهۆک سوتێنەریان هەیە بۆ سووتاندنی ئازای بەشەری یعنی ئەوەی کە لە نەشتەرگەری پارچە و شتی دیەکەنەوە لە ئینسان ئەوانە ئەبێ بسووتێنرێت لە بەرەوەی لەوانەی پیس بوو بە ڤایرۆس و ئەوانە مەبەستی ئەوە بی بەڵام ئێستا ئێمە پێیان دەڵێن فەرمانگە ژینگەی دۆک پێی وتوە کاکە قەپاتی کە تا چاچەکەی دەڵێ پارەمانێ چاچەکەی ناژبی دایخێن ئێ بۆ نابێ لە بەرەوەی تۆ ئەتوانی پارچەی لاشە کە لێ کراوە ناسووتێنرە ئەبێ نەسووتێنری ئەگەر چاک نەکرێت و ناوی بسووتێنری ئەبێ باچی وەکو لاشەیەک لە گۆڕستان بینێژی باشترە لەوەی کە ئەو هەموو دووکەڵە بەناو ئەو شارە خۆشە بڵاوکاتە لە سلێمانی بەشێکی زۆری مەوادی پزیشکی و پاشماوەی عملیات هەر هەمووی ئەخرێتە چاڵەوە هەتا ئیشی خەنە چاڵەوە سەگ لێ خۆ و دەمی تایەتی دوایش سەگەکەیتەوە بۆ بڵاو بیت و ئەبێ کۆنترۆل بکرێ ئەبێ کۆنترۆل بکرێ ئەگەر ئەیشی نێژیت ئاوی قورس و کانزاق وەکو هەر مردوویەک بینێژی خۆی ئاسایی جەنابەت باشە حەلی ناچاری ئەوێ تا چاکەکرێ بەڵێ مایکەکە بەکێ با بفەرمێت ئەگەر کێ قسەی هەیە کێ مداخەلەی هەیە قسەی هەیە جەنابەت فەرموو سەرتا بە خێراتنتان دەکەم نانە خالید قوتابی ئەندازیاری شارستانیم لە زانکۆی نێودەوڵەتی شک کۆنکلوژنەکەمان باس کرد یعنی هەمومان باس کرد ڕزالتەکە ئەنجامەکە چی بکەین منەڵی بە دەستەی ژینگە بڵێ تا ئەوە هەمووی گەیشت و لۆ مۆزوعی کە لە ساعش ئەڵێت 50 مواد هەیە گاز هەیە فرۆشرێ لۆ ئەوە هەبیت لۆ یەک فرۆشیان نەویش کە حکوومەت بیت ئەو هەنجە توانی گلەی لێ کەس بکەیت با حکوومەت بفرۆشی پێویست ناکە بچم لە شەخص بکرێت تۆ هاوینان لەبەر بۆنی گاز و بنزینی سیارە و ئەوانە هەستە پێ نەکردو هەمووی بەردەوام ئێستاش لە ڕێگا لەناو سیارە جامیش قەپات بی سیارە لە پێش دەڕوا ئیسحاز دەکە تەنگە نەفەس دەکە لەناو سیارە یعنی لەخواتە بڕۆی لێی دەربچیەوە بی چی دیکە لەوە زیاتر ئەنجامەکە خراپ پێشەم بەرنامێزانی بوو هەوای هەولێر پۆڵشنەکەی ئەوەندە پیسەکە و دکتۆرە باسی ئەنجامەکەی نا بەڵام ئامارەکان دەرخست بوو یاخود لە بە هەناسە تاوزانی بڵێ یاخود لە مەسیف کە دێ خوار و دەبینیت
کە ئەنجامی هەولێر هەواکەی چەند پیسە قوربانە بم ئینشاءڵڵا خوا چاکی کا و حکوومەتە کەی خۆشمان چاکی بکە فەرموو. سپاس کاکڕنج بۆ میوانداریە جوانە بەڵام هەندێک ئۆکوبری ناتوانین دووبارە بە پرسیار دەست پێ بکەینەوە یان باسی ڕخنەکان بکەین چکە بە تەواوی ئەتوو و بە ڕێزانەش باسی ڕخنەکانمان کرد و حەز دەکەم لێرکانە بەس بە زۆری ئەوانێک کە و ڕێیانێکە خۆم نووسیتم کە دەمێ پێشکەش بکەم ئەگەر بە کردار بکرێت دوای ئەم بەرنامەیە کە ئەمە لێکانە نینە بەزەوەی ڕخنەکان بگەین و هیچ کردارێک نەکرد دوای بەرنامە و ڕخنەکان وەکو ئەوەی کە باسیەوەی دەکەم لێرکانە لە وڵات وەکو وڵاتانی ئەوروپا بۆچی ئێمە پێش ناکەوین لە ڕووی ژینگەوە لە ڕووی پاکوخانی ژینگەوە چکە لە وڵاتانی دەورەوە بەراورد بە شاری خۆمە کە شاری کوردستانە و سپاس بۆخۆ بە شوێنێک وەک شاری ئێمە کەوتێتە شوێنێک کە نزیکە لە ناوچە چیاکان و شوێنێکی نزیکە لە دارستانەکان کەەوە سوودێکی زۆرە بۆ ئاڵوگۆڕکردنی دوانۆکسیدی کاربۆن و پاکوخانەکردنەوە کە ژینگە بەڵام بۆچی ئێمە وەکو شارێک کە نزیکین لەم ناوچانە کە بەراورد بە وڵاتانی دەرەوە ئاوهەواکەمە پێیترە بۆچی یعنی لە وڵاتانی دەرەوە ئێستا هەوڵ دەدرێتن وەکو پێشکەوتن بە وڵاتی خۆیان هەوڵ دەدەن زیاتر لە زیاتی ئەوەی کە ناوچەکان بکەم بە بفرۆشتنی و بکەم بە کارگە بکەم بە شوێنی پیشەسازی و ئەو کارگانە کە دووکەڵ زۆرە ئەیکەم بە دارستان و ئەیکەم بە شوێنێکی کەسکایی زیاتر 5,000 بەرز بە ڕسمی مۆلیدە هەیە 5,000 ئەگزۆس ئەم هەموو گازا کاتە ناو هەواوە کا عوسمانەوە 5,000 بە ڕسمی هەیە ئەمە بە حساب ئەمە ئەوانە لەژێر چاودێریدانەوە ئەی چەند هەیە لەژێر چاودێریان وتێل و فەرمانگە و دوکان و ماڵە مەسوولەکان ینی زۆربەی شوێن مۆیدەی خۆ هەیە خۆی ئیزراتێکی بەرامبەر ناکرێت بزانە مۆیدە چی بەکارێنێ دوکان ئەویش چەندە بێت ئەویش لەوانێ سەر و 2,000 بۆ 3,000 مۆلیدە بێ یعنی 7,000 مۆلیدە مەسەلەن ئەوە ئەگەر بپێورێ چەندێ بە مەجموع مەسەلەن بۆریەکی چەندەکە ئەم هەموو ئەگزۆز هەمووی 6 ئینج و 8 ئینج زیات 6 لیترۆش 8,000 لیتری بەڵێ لە یەکزۆتەکەی گازە خراپەکان و کاکتۆر باسکرد پێمەکانی ئەوەندە بەرز دەبێتەوە وەکو ئەوە ئەو 7,000 وەکو سیارەش نییە ئەو 7,000 هەر مۆلیدەیەک ڕەنگە بەقەت 10 ئۆتۆمبیلی بار هەرگربی لە کاتێک کە هیچ باری لەسەر مەسەن ئەوە نەکردو هیچ حملێکی لەسەر نییە چونکە ئەو مۆلیدانە کە ئیش دەکەن کانگرز وەکو ئەوە هەمیشە بارێکی قرس لە زیاد لە ئەوەی خۆی لەسەر شانی بێت ئەنیەوەی لە ڕێگە کە دەڕە 20 تن 25 تنی بار کردبی لەبەر هەندێک لە یەکزۆتەکانیشی گازەکان زیاتر دەردێن و ئەو پیئەمەی کە کاک دکتۆر باسی کرد ئەزە توێژینەوە کە لۆ خۆم کردم هەفتەی ڕابردوو ئەگە کەمەک بێتە پێش کاکتۆر باسی هەولێری کرد بەڕاستی هەولێر ئەمە جارە دەرێن دەبێت لە زستانە و هاوینان دوعا بکەین خوای باران بباری لە زستانە ئەوەی کاک دکتۆر باسی کرد پارتیکل مەتەرەکە وەر خۆم کڕیتم لەسەر حسابی خۆم لەناو سیاری خۆم داناو لە ڕێگە کە دەڕۆم کۆی تووشی نەخۆشی نەفسیاتین دەم نادەم دەستماندەی نەدەرێ سارەکە ڕدەگرین بەیانێکی زوو ئەستا نازمەگە کامیرەکە بتوانانی بینتە پێش ئەوەیان دەتوانین بەیانێکی زوو کاگڕنج بەیانێکی سوو بارانێکی زۆر باری دوو ڕۆژ بەیانەکەی زوو هاتمە دەرێ هەر لە کۆڵانەکەی خۆم کاسی و PMM کرد کە کاک دکتۆر باسی کرد ڕاستی 2.5 بە پێی ئاخرین توێژینەوەی Environment Protection Agency ئەمریکی هۆکارێکە بۆ لان کانسەر سەرەتانی سیەکان لەبەرەوەی دەسێتە سەر ریسێپتەری سیەکان و تووشی مشکلەمان دەکات پاش باران بارینەکەی مباشەر هێشتا حرەکەی زۆلی ئۆتۆمبیل و شتانە نەبوو کارەبایەکەش کارەبایەکی نیشتیمانی بوو لەبەرەوەی سبەینەکە ڕۆژەکە زۆر کەم بوویتەوە بوویتە 8 بەنۆ PM 2.5ەکە 8 ئەوەی تریان نوێە لە پاش کاتژمێرێک بەرەو دەوام دەڕۆیشتم و جوولەی کەتەوە ناو مەسەرەن جوولەی سیارە و جوولەی خەڵک و مۆلیدە هێشتا پێ نەکرایە بوویتە 25 بە 29 ئەوە چەند هەفتەیەک پێشێستین ڕەنگە هەفتێک دوو هەفتە بەوە بی پاشان لە ئێوارەکەی کە جوم و جۆڵ زۆر هەتا ئێستا ئەمە لە ڕێنجی زۆنی سەوزەکەی نەبا بڵێن کە سەلامەتین لە ئێوارەکەی ئەوە ئەو ڕۆژی باران باریە جەوەکە تەواو خاوێن بێتەوە بوویتە 50 بە 58 ئەوە خۆم کردیتم و جیهازەکەش لە خۆمە خەریکەوە توێژینەوەمە ئێستا بەڵام لەبەر خاتری بەرنامەکەی جەنابەت داتاکان ڕادەگەێنم ئەوەی کە ئێوارەکەی کردم ئەویان ئەوەی مۆلیدەیە کە لە نزیک ئەگزۆتی مۆلیدەکەی ڕاوەستامە ئەو ڕۆژی پاش بارانە باشە ئەگزۆتی مۆلیدەکەی کێشەی PMەکان خود برێن تەنۆڵکە وردەکان ئەوەیە ناڕواتە بەرگەهەوە دەگەڕێتەوە لە بەرەوەی قورسە دەگەڕێتەوە زۆر جار ئەمە ڕەنگە بەبیرم دێ کاتی خۆی سەمونخانەکان بە ڕوونی ڕەش ئیشیان دەکرد ساڵی نەوەتەکان
کاتێک کە لە سەربان دەخەوتین دەچوین زۆر جار کە دەستمان لە سەبانەکەی دەدات تۆنۆلکەی ڕەشی وردمان هەبوو بەدەست و کاگدکتۆر لەوانەیە کەواتە ئێمە میلەتێکین جگەرە بکێشین یا نەکێشین هەروەکو هەمومان زۆر دەکێشین. کاگران 186 بە 213 لە ئەگزۆتی نەک ئەگزۆتی مۆلیدەکەی مباشر چکە نە ڕێمان پێدەدەن ئەمن مامۆستاکارەوان لێرکانەوە چەندەوە بوو بە چەند لە 89 لە 50 بۆ 186 ئەوەی کە کاگدکتۆر باسی کرد بەڵام دەبی ئەوەی جیا بکەینەوە هەولێریش چەند ئەمە ئێستا پرۆژەیەکمان لە بندەستانی هیواخوازم فەندێکمان بەدەستکەوی ئەوەی کاگدکتۆر باسی کرد دامانە هەولێر تەوزیعکەین بۆ 14 زۆن لە هەموو زۆنەکان بۆ ماوەی 1 ساڵ بۆ ماوەی 1 ساڵ خۆمان داتای خۆمان مۆنیتەری هەوا بکەین کاگدکتۆر باش شارەزایە مۆنیتەری هەوا مۆنیتەری ئەو پارتیکل مەتەرانە پاش ساڵەکەی بێن ئەو لینکە دروستکەین لەگەڵ نەخۆشی کانسەر بزانین ئایا ئەو هەوایە کە پیسە ئەمن دڵنیات دەکەمەوە ئەمە چەندێ فەند دەوێت بۆ ئیشێکی وا گەورە ڕەنج ئەمە ئەگە مۆنیتەرەکان بگوازینەوە ینی شوێنەکان بگوازن 6 مانگ لە شوێنێک بۆ 6 مانگ بەنزیکەوە بکرێت دڵنیات دەکەمەوە چی؟ دڵنیات دەکەمەوە دەزانم هەولێر شوێندەری پیسە دەزانم خۆی کێشەی نەخۆشی شێرپەنجاوەیە لە 4 هۆکار تقریبان سەرچینە ئاو هەوا سترێس جینێتیک لەگەڵ با بڵێن پیسبوونی ژینگەییکە ئەوەی کە هەوایە ئەماتانێ وەکو جامعە بیکەن وەکو ئەمن وەکو بیرۆکە وەکو خۆمە ئێستا بیرۆکەکەم ناردۆتە سەرۆکایەتی ئەوەی کە ئەو برادرە ئەنجامەکانی ئەو توێژینەوەە کاگرانس هەموو بە راپۆرت داومەتە پەرلەمان داومەتە سەرۆکایەتی حکوومەتی هەرێم داومەتە ئیدارە خۆجەیەکان پارێزگاری هەولێر ئەن ئیش دەسە بکەین ئەوەی کە مۆلیدەکەیە بوویتە 186 بە 213 لە تەنیشتی چەند لە ئەوەتر بوویتە 50 بە 50 دووبارە لێکانە خاڵچکە دەمەوێتەوە وەکوانێکە گوتم چارەسەرەکانمان دەوێت زیاتر بە فۆکسمان لەسەر چارەسەرەکان بێتن وەکەوەی کە بینیم لە ڤیددیوەک لە یوتیوبدان درابوو بۆ شاری دهۆک کە چەند کارگەیەک دروست کراوە ئەو کارگەیە کە ڕسایکلی ئەو خاشاک و پیسایەنەکە چکای لەوانەیە کە مەلێکانە زۆربەی بەرنامەکە لەسەرەوە بوو کە گاز و بنزین ئەوانە بەڵام ئەمە سەتایەکە کە ڕۆژانە 700 تەن نزیک 700 تەن بەس خاشاک دووبارە ڕسایکل دەکاتەوە کەیتر قسە هەیە لە خانمەکان کێ قساکات کان یەک دقه فەرموو خوشکی عزیز سپاس سەرەتا دەستخۆشی بەرنامەکەت لە یەکەم کاکرانس من ساریە سوارە قوتابی قۆناغی چواری بەشی زانستی کیمیا وەکو بەڕێزیان دکتۆر ئاماژەی پێکرد هەموو سیارەیە کە دێتە ئەو وڵاتە پێویستە بەردی ساڵانسەی هەبی بەردی ساڵانسە چییە؟ ئەو بەردەیە کە لە ژێرەوەی مەکینەکاندا هەیە ئەو بەردەوا دەکات کە ئەو هەوایی کە دێتە دەرەوە فلتەر بکرێت یاخود واتە کوالیتی کۆنتترۆل یعنی کە بێت دەبێ هەبێت تایبەتی ئۆتۆمبیلە نوێیەکان و ئەوانی دیش بۆ ناکرێت بەردی ساڵەنسای نەبێ هەرچەندە من شەریکەیەکی گەورەم دوان زۆر گرانی تایە لەیەکەنەوەی فرۆشن پلاتینیۆمی تایە بەڵام یەکێک لە شەریکەکان لە بەرنمێکی منە لە دەمی دەرچووتی وەڵای مۆدلێکیان هەرکە هێنا بوویان تیایی نەبوو بەڵام بەیانی پەشیمان بوونەوە وتیانەوە جەنابی لی تێک چووە تیاەتی بەڵێ وڵایە ئەگەر ڕێگەم دێ هەندێک شتی تر چینی ئۆزۆن هەمومان دەزانین چینی ئۆزۆن دەڵێن ئەو چینەیە کە پارێزگاری لە زەوی دەکات لۆ ئەوەی تیشکی سەرەوەنەوشەی نەگاتە یعنی بەش مرۆڤەکان بەڵام ئێستا چینێچکە دروست بووە کە پێی دەوترێت چینی ئۆزۆنی دەستکرد ئەو دەستکردە لە ڕێگەی کارگەکانەوەیە ڕێگەی ئۆتۆمبیلەکانەوەیە کەوا دەکات ئەو بۆ نمونە ئەو پارتیکڵە ئۆرگانیک ڤۆڵەتایلەکان لەگەڵ NO2 یەک بگرێت چینە ئۆزۆنش دەستکردمان لۆ دروست بکە کە ئەو چینە لەوانەیە تووشی کانسەرمان بکە تووشی ڕەبۆکات یاخود ئەگزیمامان تووشەکات بەس ئەلێرە یەک خاڵتکە هەبوو خۆزگە وەزارەتی کوشت و کاڵشاد بە ئەمە دڵخۆشم بەوەی کە ئێستا یعنی دەستکرد زۆر بووە بەڵام ئەوەیە کە پێین بەکاردێنن هیچ چاودێرێک باوەڕ ناکەم لەسەر بەکارهێنانی پێین هەبێ وەکو 3 ساڵ پێش ئێستا بەڕێز کاک حالی حەمە ساڵح لە بەرنامەی تۆدا ئاماژە بەوەی کرد کە پێینی دەستکرد ڕێژەکەی دەبی 1 ppm بێ بەڵام ئێستا زیاتر بەکاردێت ئەزانی ئەو گازەی کە لە ژێر خاکەوە دەرەچێ هەینە چینی ئۆزۆن تێکەدات کەوا دەکات تیشکی سەروەنەوشەی بگاتە زەوی و تووشی کانسەرمان بکە یعنی ئەگەر زۆر بەدڵنیاوە چەند ساڵی داهاتوو ئێمە تووشی نەخۆشی کانسەری پێستە بێ ئینشاڵڵا هەمووان سەلامەتە بن دەستەکانت خۆش بێ بەردەوامە بم لەگەڵتان لە سۆشیال میدیا ڕاد ناگرم سپاس بۆ تێبینیەکانت فەرموو ئێستا دابنیشە وەکو ئەو خاتونە بەڕێزەوتی
کە بگاتە چینی فەقیر و دەوڵەمەند سەرەتان و پیسبوونی ژینگە بێگومان ئەگاتە چینی ئۆزۆنیش وانە لەبەرەوە دوا ڕستت لێ وەرەگرم طبعاً لەبەر ئەو گەنجانە حەزەکەم هەندێکی تر قسە بکەین لە پۆرتاڵی ڕوودا و لەگەڵتان بەردەوامە بم. کاگرنس ئەم دوا قسەی من ئەوەیە لە بۆ برادرانی کە مۆلیدەی بەکاردێن ئەمە باسی فیۆلەکەمان کرد خەلەلێک یاخود کێشەیەکە لە نێوان فەحسی گازوایل پشکنینی گازوایی لەگەر بەکارهێنانی گازوایی ئەوەی کە وەزارەتی سامانە ناوتم ڕستەیەک بڵێ لەوێ بەردەوام بە گرنگترین و کاریگەرترین ڕستە لە دڵتا بێ بیڵێ لەسەر ژینگە چییە؟ لەسەر ژینگەوەی خۆزگا نەخۆشانی کانسەر ڕۆژێک دەبینین کە ئۆزگار ئێجگارکەم بۆتەوە لەبەرەوەی من چەند حاڵەتێکی کانسەری خۆمان هەیە ڕەنگە ژینگە پیسبوونی هەوا بەشێکی زۆربی. دکتۆر گرنگترین ڕستات لێرە بابەت کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پێی هەستێ لە هەموو شارێکی پڕ جەنجاڵی کە ژماری دانیشتوانی زۆرە ئۆتۆمبیلی زۆرە چالاکی پیشەسازی هەیە ئەبێ بەلایانی کەمەوە دوو سێ وێزگەی چاودێری کوڵتی هەوا ئابێت کا عوسمان وەڵا کاکەڕز بە نیسبەتەوە ڕووناکایی لەگەڵ گەرمکەرەوە بە وڵاتی ئێمە زۆر کارە بابە بدرێ بە دەستەی ژینگە یا بدرێ بە شارەوانی وەکو ئەوروپا حەزل هەبێ بۆ خانوەکان یعنی زۆربەی بە پێی تۆژینەکان لە 155 گەرمکەرەوە لە ماڵە بەکاردێ بۆ بلۆک بۆ خشت بۆ دار و دیوار با و عەزدانە هەبێ لە دەستەی ژینگە تەغلیب بکرێ بە سەقف و بە دیوارە بۆی وزەکەمتر بڕۆ بۆ گەرمکردنەوە ساکردنەوە. لەوێ بەردەوامم لەگەڵە لێرە ئەگەر ڕستێک بڵێ بە خەڵک بۆ ژینگە بە خەڵکیان بەلایەنە پەیوەنددارەکان وڵی تر لایانی پەیوەندیدار من خۆتم هێناوە و ناوێ خۆ لایانی پەیوەنددار بە تەنیا من لێ ئازانی بە باوەڕم پێ بکە خەڵک هەیە وەزیرە ئاڵێ بێەوە حکوومەت بیکە نازانم حکوومەت لە وڵاتە چییە وڵا حکوومەت ئەگەر وەزیر حکوومەت نەبی چێ حکوومەتە بێن من ئەڵێم ئێوە مەسوولن تۆ ئەڵێی کێ مەسوولە من ئەڵێم هەموو وەزارەتەکان مەسوول دەست خۆش لەبەرەوەی کە تەفسیری هەڵە بۆ قسەکانی جەنابەت نەکرێ حەزەکەم تۆزە زیاتر کات بم بە ڕێزە دەگەر فەرمایشتێکت هەیە لەسەر کۆی قسەکان کۆی قسەکان هەرێمی کوردستان بە تایبەت هەولێر ڕوبەرێکی کەم لۆ دەچی زۆر زیاتر ئەو ژینگەی کەوا نالەبارە زیاتر هانای لۆ دووشتی دەبکەوە تۆمەتی مۆلیدا مەسفاکانی گاز ڕێژەی دکتۆر تازە جوان ڕوونی کردەوە 2020 سەردەمی کۆڕۆنا ڕۆژانە 15 کاتژمێر مۆلیدە کاری کردووە مەسفاکانیش کاملیش کردووە هەنی بەبێ نەقسیەک سەیریکە ئەگەر ئەوە 2024 ئەگەر ئێستاکە ڕێژەی سەرەتان زیاتر بووە یانیش ئەو کاتی سەیرکەن ئەگەر ئەو کات باشتر بووە دیارە مۆلیدە سەبەب نییە 2020 سەیرێکی بکەن لەگەی ئێستاکە ئەوەندە کۆتاێکی بەجێە و زۆر زۆر سپاس دەکەم بنەڕانی بەڕێز لێرە خواحافیز کاتێکی خۆش بۆ ئەوانەی کە بەگومان خەڵکی کوردستان زۆری ژینگە دۆستا ئەیانەوێت زیاتر گوێمان لێ بگرن لەگەڵ ئەم گەنجانە و ئەوان مناقەشەیەکی تر دروست دەکەن ئەتوانن لەوێ لەگەڵمان نابێن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان بنەڕانی خۆشەویست ئێوەش بەخێراتن خوێندکارە ئازیزەکان خواحافیز